سڵاوی خۆی گەورەتان لێبێ و ئەم کاتتان باش بینەرانی ئازیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ ئەمڕۆژ بە بەختەوەریەوە لەگەڵ هاوکارم دانیار لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژهاتینەوە خزمەتان کام ڕۆژ کۆمەڵێک تەوەر و بڕگە و بابەتی نوێمان بۆ ئامادەکردین بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگەکانی ئەمڕۆمان جێگای سود و ڕەزامەندیەوەی ئازیز و خۆشەویست بێت و بە تەندروستێکی زۆر باشەوە بتوانن تا کۆتایی بینەرمان خۆشیدا سڵاوتان لێبێت بینەرانی عزیز خۆشحاڵین جارێکی دیکاتین و خزمەتتان هیوا دەخوازین لە هەر جێگەیەکەن تەندروست باش بن و بەختەور و سەلامەت بنازان خۆشەویستان و بابەتانی کە ئەمڕۆ بۆ ئێوەی ئازیزمان ئامادە کردووە لە تەوەریەکەم باز لە بێکاری و دانەمەزراندن دەکەین و بۆتە هۆی کێشە کۆمەڵایەتیەکان زۆر جار ئەم بێکاری و دانەمەزراندە بۆتەوەی کە گرفت بۆ بابەتی کۆمەڵگا و کێشە کۆمەڵایەتەکان دروستکە یاخود زۆر جار دەبێتەوە هۆی ئەوەی کە ناتوانرێت خێزان پێک بهێنێت لەبەر نەبوونی کار و دانەمەزراندن بەداخەوە ساڵ لە دوای ساڵ بێکاری و دانەمەزراندن لە رێمی کوردستان ڕوو لە زیادبوون دەکات کە مەژوای کردووە چەندین کێشە و گرفتی کۆمەڵایەتی لە تەنیش ئەم بابەتەدا بێتە ئاراوە لە چەوەری دومی بەرنامەکەماندا کە هاوکارمان ئیمران ئەمین لە هەولێرەوە پێشکەشمان دەکات باز لە دراوی ئەلیکترۆنی دەکات لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە کە ئەم بابەتە زۆرێک لە زانایان ڕای جیاوازیان هەیە لە وارەیەوە کە هەندێکیان پێیان نادروستە و حرامەنی کەشیان بە کۆمەڵێک بەڵگەوە پێیان وایە کە کارێکی دروست ئێمە لەو بابەتەوە لەو ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە ڕوونکردنەوە لەو بابەتە دەدەین زانین دراوی ئەلیکترۆنی چییە و هەروەها ئاینی پیرۆزی ئیسلام چۆن دەڕوانێت تا ئەو بابەت بەڵە بەرزان لەگەڵ ئەم دوو تەوەرە سەرەکیشدا کۆمەڵێک بابەت و بڕگە و زانیاری دیکەمان دەبێت سەرتاش دەچینە لای بڕگەی کەشوهەوە فەرموون با پێکەوە بینەرێ. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە تەوەریەکەمان وەک پێشتر ئاماژەمان پێکرد کە باز لە بێکاری و دانەمەزراندن دەکەین و بزانین کاریگەری تا چەند لەسەر خێزان و گرفتە کۆمەڵایەتیەکان هەیە لەم بارەیە گفتوگوی زیاتر دەکەین کە میوانێکمان دەبێت لە هەڵەبجەوە بەڕێز دانادارە دانا نادر ببورن توێژەری کۆمەڵایەتی مامۆستا دانا سڵاوی خوای گەورەت لێبێ و ئەم کاتت باش. سڵاوی خوای گەورە لە ئێوە بەیانتان باش بەیانی بینەرانی کەناڵی پەیام باش بەیانی هەموو لایەک باش بوو لە خزمەتانین. وەڵە زۆر سپاس. مامۆستا سەرەتا ئەمێ بپرسم بزانم ئایا یاخود تا چەند ئەم بێکاری و دانەمەزراندنە کاریگەری کردوتە سەر کێشە کۆمەڵایەتیەکان؟ بەڵێ سەرەتا باسێک لە کۆچ بکەین لەوەتەی کۆمەڵگەی مرۆڤایەتی دروست بووە بەڕێزان مرۆڤەکان بە شوێن مانابەخشین بە ژیانی خۆیانە ئەگەڕێن مرۆڤ لە پێناو بە دەستخستنی پێداویستیەکانی بەردەوام لە هەوڵدانا بووە یەکێکیش لە بوارەکانی هەوڵدانی بریتی بووە لە کۆچکردن لەو ژینگەی کەتیایەتی و ڕۆشتنی بۆ ژینگەیەکی کە لە پێناو وە دەستخستنی مادە سەرەتاییەکانی ژیان کە بریتە لە ئەمنیەت و ئاسایش بریتە لە شوناس و کەسێتی بریتە لە ئاو لە خۆراک لە نان لە پۆشاک لەم شتە سەرەتاییانەی ژیان واتە کۆچ دیاردەیەکە مێژوەکەی دێرینە بە دێرینی مرۆڤ لەسەر زەوی و هەمیشە لە هەر قۆناغێک لە قۆناغەکان کۆچکردن خەسڵەت و شێواز و تایبەتمەندیەکی هەبووە بەڵام ئەو کۆچکردنەی کە ئەمڕۆ ئێمە باسی ئەەکەین
بریتە لە بەجێهێشتنی نیشتیمان و مەوا و زێدی باوباپیر لەلایەن کۆمەڵێک لە دانیشتوانی ئەم هەرێمی کوردستانەوە بە تایبەتی لە ڕێگە زینێرینە و بە تایبەتر لەوانەی کە خەریجی زانکۆ و پەیمانگاکان و فرسەتی دامەزراندنیان نییە و وڵات جێ ئەهێڵن. زۆر کاریگەری ئەبێت لە ڕووی ئابووری لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی خێزانی ئێمە دواتر باسیەکەین، بەڵام بەگشتیەکەی کۆچکردنی گەنجان بۆ دەرەوەی وڵات بریتە لە نەبوون و نەسازبوونی ژینگەی کۆمەڵایەتی و ئابووری بۆ بەسیترین سەرچاوەکانی ژیان و هەوڵدان و مانوبوون و جێهێشتنی ئەم نەتەوە و زێدی دایک و باوک و باپیرە بۆ وڵاتێک کە نایناسی هی خۆت نییە پێی ئاشنانیت لە پێناو ئەوەی کە مانایەکی بەسیت بێ بە ژیانت. دواتر کاریگەریەکانی لە هەموو ڕۆگانەوە باسەکەین. زۆر باشە مامۆستا دانا، پێت وایە کە لە ئێستادا لە باشووری کوردستان بێکاری و دانەمەزراندن بۆتە گرفتێکی سەرەکی بۆ دروست نەبوونی خێزان بۆ کێشەکانی کۆمەلگا بۆ گرفتە کۆمەڵایەتیەکان ئەمانە تا چەند بوونەتە زیان بەر کۆمەلگا؟ گومانی تیانە لە زۆر ڕۆوە کارەساتەوە، ئەم کارەساتەش ساڵانی دواتر ڕنگ ئەیاتەوە. تۆ سیر کە گەنج داینەمە و وزەی کارکردنە لە هەموو گیان. ئەو وڵاتانەی کە باوەشیان کردوەوە بۆ گەنجەکانی ئێمە لەبەر خاتری چاوی کاڵی کوڕووکاڵی ئێمە نیە بەڕاستی. ئەو ماکینەیەکی گەورەی سەرمایەداری وەگەڕ خستووە، پێویستی بەدەستی کار هەیە لە وڵاتەکەی خۆی مناڵ و وەچە خستنەوە زۆر کزە، بۆیە دەستی کاری پێویستە کە دەستی کاری پێویستە بە ڕێژەیەکی باش گوڵبژێری چاکەکان و خوێندەوارەکان و بەهێز و بەقوەتەکان و تەواوی ئەوانە ئەکا کە بە مانای کەلیمە بە بازاری خزمەتگوزاری سەرمایەداری خۆیان ئەشێن. نەبوونی دەرفەت و هەلی دامەزراندن پێش هەموو شتێک واقعەکە حکوومەت خۆی لێ زەرەکات. چۆن گەنجێک لە قۆناغی یەکەمی سەرەتایی و لە باخچی ساوایان تا زانکۆ تەواوەکە تۆ بزانە چەندێک لەسەر دەرامەتی عامی کۆمەلگا ئەکەوێ بۆ حکوومەت. موچە ئەدرێ بە مامۆسا بۆی، بە کارەبا، بە ئاو، بە بینا، بە پرۆگرام، بە پەروەردە، بە کەش و هەوا، بە هەموو پێوەرەکان. ینی توێژینەوە کراوە گەنجێک لە باخچی ساوایان تا زانکۆ تەواوەکە بە نزیکی حەوت بە زمانی بازاری خۆمان با بڵێن 7 دەفتەر تا 8 دەفتەر دۆلار مەسروفە لەسەر خوێندنە حکومیەکە، چ بگا بەوەی کە ئەگەر لە پەیمانگای ئەهلی بخوێنێ، ئەگەر لە شوێنە ئەهلیەکان بخوێنێ. ئەگەر وەزارەتی پلاندانانی بەڕێزان لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم ڕوئیایی نەبێ ئیتر زانکۆکان بۆچی خوێندن بۆچی و ئێسا ئەو زەنگە ئەدرێت کە ئیتر دەرفەتی کار و دامەزراندن لە حکوومەت نامێنێ ئەبێ بڕاتە کەتی تایبەت. ئەی باشە وەزارەتی پلاندانان و وەزارەتی دارایی و ئابووری چ کاریگەریەکی هەیە لە دروستکردنی بەرنامە بۆ برەودان بە کەرتی تایبەت. ئێمە خەلەلێکمانەیە هەمیشە سنتەری 3 پارێزگا وەرئەگرین کە پارێزگای هەولێر و دوهۆک و سلێمانیە. ئەی شارە بچکۆلەکانی دیکە، ئەو شوێنانەی کە ژمارەیەکی زۆر خەریج و بڕوانامەدارتیایە زانکۆ تەواو ئەکا و دەستی بە هیچ خزمەت گوزاریەکان ناگا، بچووکترین کۆمپانیای تیانە، بچووکترین هەلی دەرفەتی کارکردنی تیانە. لەبەرەوە زۆر گەورەیە ئەم دەرامەتە کە ئەڕات، یعنی من وا ئەزانم جۆرێک بێت لە نەزیف، جۆرێکە لە خوێنبەربوون لە ساڵانی داهاتوو ئەمەی لێ ئەبینین. یەکێکی کە لە خەلەلەکان لە ڕووی کۆمەڵایەتیەوە بریتە لە گرفتی خێزانی. هەموو گەنجێک ئەبێ زەختێک لە خێزانی خۆی بکە، شوێن و پێگەی خۆی لە وڵاتی خۆی جێ ئەهێڵێ، خەفەتێک و نەکسەیەک بۆ ژیانی کۆمەڵایەتی و خێزانی کە سوکارەکەی بەجێ ئەهێڵێ، ڕوو لە سەرئەنجامێکی نادیار ئەکا و سەرنجامەکانی ژەمە ڕۆژانە لە ڕێی ڕاگەیانەکەەوە ئەیبینین. ئەو کەسەی بەبەختە ئەڕوا ئەگاتە جێ لە 1010 و لە 1005 و لە 1100 هەموو ئەوانی کە تۆ بزانە چەند زەحمەتە مناڵێک بە خێو بکەیت تا بگاتە تەمەنی 20-25 ساڵی، دوایی تۆ بە ئاسانی بیدەی بەدەم کۆمەڵێک کەسەوە بیەی بەدەم ڕێگەیەکی نادیارەوە، بەدەم ژیانێکی نادیارەوە. ئەمە بەسیترینیەتی کە خەفەت و سەر ئەنجامەکەیەتی بەدەر لەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە. ئەوەی کە لێرەش ئەمێنێتەوە بێکارە ئەبێت کاتە فەراغەکانی بەچی پڕەکاتەوە، یا بە مۆبایلێک پڕیەکاتەوە، یا بە یاری ئەلکترۆنیەکان پڕیەکاتەوە، یا ئەبێدا بنیشێ لە ماڵەوە خەریکی مۆزوع گەرمکردن و باسی کۆمەڵایەتی بێ لەگەڵ کەس و کار و خێزانەکەی خۆی، یا بێ بچێتە کافیتریا و دەستگاکانەوە، یا ئەبێت ئەمە بکەجینا شتێکی دیکەی گرنگ و بەسوود نییە. زۆر باشە. کێ لەم دۆخە بەرپرسیارە؟ ئایا تەنها حکوومەت بەرپرسیارە یاخود گەنجەکانی خۆشمان بەرپرسن لەمە کە بە دوای کاردا ناگەڕێن و هۆکارەکەشی بۆ خۆیان نەگەڕێتەوە؟
من وا ئەڵێم بەشێکی زۆری گلەیەکەمان ئەکەوێتە سەر حکوومەت چونکە ئێمە بمانوێ نەمانوێت حکوومەت باوکی خەڵکە حکوومەت ئەبێ دڵسۆزی خەڵک بێت کە تۆ عقد و گرێبەستێکی نەنووسراو لە نێوان تۆ و ڕعیەتەکەت هەیە ئەبێ بەسیترین ئامراز و پێداویستەکانی ژیانی بۆ دابین بکرێ تۆ ماوەی چەندین ساڵ بەم گەنجاڵی ئەبێ بخوێنی ئەبێ دڵسۆز بێ خزمەتی خاک و نیشتیمان بکەی فەرم و دڵسۆزە خوێندنی تەواو کرد ئەبێ تۆش ئێستا بەو ئامانەتەوە هەلی کارێکی بدەیتە دەست بەڵام تۆ ئەم هەلی کاری بۆ ناڕەخسێنی وەک ئاو وایە بەری ناگیرێت منفەزی دیکە ئەدۆزێتەوە بۆ ژیان ڕوو لە شوێنی کە ئەکا ئەو ئێوێ مانا بە ژیانی ببەخشێ لە 2013 هەتا ئەمڕۆ هەلی دامەزراندنەکان زۆر قورس بوون و ساڵانی پێشوو بە بێ بەرنامە ژمارەیەکی زۆر خەڵک تەعین بووە دامەزراوە بە ڕێژەی موچەیەکی باش بەڵام ئێستا دامەزراندن نەماوە کۆمەڵێک پێوەری دیکە هاتوتەکایەوە بەڕاستی بەڵام گەنجەکانیش ئەبێ ئیتر لەوە تێبگەن واقعی دامەزراندن قورس بووە جاران بە تەنها بە دەستهێنانی وەرەقەیەک و بڕوانامەیەک ئەبووین بە خاوەنی کار لە دەستگا فەرمیەکانە ئێستا ئەبێ تێبکۆشی زمان بزانی لە ئایتی بزانی کۆمیونیکیشن و پەیوەندیەکانە باش بێ بەسیترین شت زانینی زمانی جەستەیە زانینی قسەکردنە لەگەڵ خەڵک ئەدا و خۆپێگەیاندنە بەڕاستی بەڵام وەکووتم ئەوەی کە هەیە ئێمە هەموو ژیانەکەمان چڕ کردوێتەوە لە ناو سنتەری سێ پارێزگایە و نەزانن ئێمە هەر کۆچکردنمان هەیە بۆ دەرەوەی وڵات بەڕێزان ئێمە کۆچکردنمان هەیە جێهێشتنی گەنجمان هەیە لە شارە خۆجێیە بچووکەکانەوە بۆ ناو سنتەری پارێزگاکان و ئەمەش بەردەوامە واتە ئێوە ڕۆژانە سەیری دەوروبەری خۆتان بکەن چەند کەس لە ناسرا و خزم و کەسەکانی ئێوە لە شارە دوورە دەستەکانەوە یەتە ناو سنتەری سلێمانی یەتە ناو هەولێر یەتە ناو دوهۆکەوە بەڵام یعنی ئەم بارودۆخە هەم بۆ ناوخۆی کوردستان زیانە هەم بۆ دەرەوەش زیانە بەڵام ئەو زیانە زۆرەی کە ئێمە لێ ئەکەین بریتە لەوەی ساڵانی داهاتوو ئەم موچە خۆرانە خانەنشین ئەبن بە تەمەن ئەبن توانای وزە و کارکردنیان نامێنێ لیاقەتی بەڕێوەبردننی وڵاتیان نامێنێ دواتر لە هەنێک پسپۆڕی تایبەت ئێمە کەسمان دەست ناکەوێت ئەبێ بیان بین بەڕێوە بەڵام ئەبێ هەر لە ئێسەوە وەزارەتی پلاندانان بەرنامەدا بنێت ئەو کۆلێژانەی کە زەرورن بۆ داهاتووی وزە داهاتووی نەوت داهاتووی گەشتیاری داهاتووی دیبلۆماسیەت داهاتووی کاری سیاسی و کایە سیاسیەکە لە هەمویانەوە خەڵکیان بۆ پەروەردە بکەین ئەگەر کۆمەڵێک بەش و کۆلێژ و پەیمانگا پێویست نییە بەڕاستی بادا بخرێن و چی دیکە مەسروف لەسەر حکومەت دەبێ بیگۆڕین بە شتێکی دیکە و ئەگەریش زەرورن بۆ یعنی کار بە بڕوانامەکان ناکرێت بۆ دەرنەکرێت کۆمەڵێک خەریجی بەڕێز لە ماڵەوەی تووشی ئەنواع مەشاکیلی نەفسی دەرونی کۆمەڵایەتی غوبن ئەبێت گرفت ئەبێتەوە ڕۆژانە دەرگیرە بە کۆمەڵێک ناڕەحەتی کۆمەڵایەتی چ لە خێزانەکەیەوە و چ بۆ خۆشی لە دەوروبەر زۆر باشە مامۆستادانا پێ جوانیە کە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان وەک دەستێکی ئەنقەز وا دەکەن کە بێکاری و دانەمەزراندن بخڵقێن وەک لە سەرەتاش ئاماژەت پێگربووی کە گەنجانێکی ناڕازی ئەو گەنجانەی کە بەردەوام ناڕازین لەم دەسەڵاتە کۆچ بکەن و ڕوو لە دەرەوەی وڵات بکەن بۆی دەنگێکی ناڕازی لەم وڵاتەدا نەمێنێت بەڵێ من وەک ئەدای ئەنقەستی لێ نازانم بەڵام من ئەزانم بێبەرنامەیەک هەیە ئەم بێبەرنامەیە شێوێنراوە لە ساڵانی پێشوو بە حکمی ئەوەی پارەیەکی زۆر لە حکوومەتی فیدراالیەوە هاتوۆتە کوردستان بۆ ئەوەی هیچ پارەیەک لە زیادی بودجە لە خیتامی بودجەی ساڵانەیە نەگەڕێتەوە حکوومەتی فیدراالی ژمارەیەکی زۆر و بەلێشا و دامەزراندن کراوە ئێستا شوێنە وەزیفیەکە لە چاو ژمارەی دانیشتوان لە کەرتی حکومی زۆرە و ئەگەر سیر بکەن ئێوە لە ساڵی 2013 خەڵک کۆچی کردووە لە موچەکەمە بێتەوە خەڵک وەفاتی کردووە خەڵک لە شەڕی دژ بە داعش وەفاتی کردووە خەڵک دانەمەزراوە هێشتاش ئەوەندە زیاد و سەربارە پێوەرە دەوڵەتەکان پێمان ئەڵێ ژمارەی فەرمانبەران زیادن بەڵام بەڕێزان ئێستا شتێکی دیکە هاتووتەکایەوە کە بریتە لە نەزانینی پلان ئێمە کەسێکمان هەیە لە ناو مەکتەبە لە خەستەخانەیە لە مەحکەمەیە لە هەموو دایرەکانە تەمەنی ڕۆشتووە توانای خزمەتکردنی بەو شێوەیە نەماوە موچەیەکی زۆر وەرئەگرێ ئێمە ئەتوانین لە وەزارەتی دارایی لە بەڕێزان لە پەرلەمان یاسایەک دەربکەین ئەو کەسەی کە بەقەدەر سێ هێندەی گەنجێکی تازە تاعین وەرەگرێ بە نیوەی موچەکەی خانەنشین بکرێ و بنێردرێتەوە ماڵەوە لەولاوە دوو کوڕی یا کچ و کوڕێکی ئەم بەڕێزە تاعین بکرێ و بخرێتە سەرکار ئەو وەختە هەم پێی خۆشە هەم کچ و کوڕ و ناسراوەکەی خۆشیەتە سەرکار و بە پارێکی کەمیش تۆ سیر بکە لەکوێ هەیە میلەتی هێندە دڵسۆز لەگەڵ ئەم حکوومەتە گەنج
گەنج کۆلێژی پزیشکی کۆلێژی ئەندازیاری کۆلێژە حساسەکان تەواوەکە بە خۆبەخشی ئامادەی کارکردنە وەری ناگری یعنی خۆبەخشی لە هەموو دنیاە بریتە لە ئیشی دووەمی کەسەکان لە دوای ئەوەی بژێوی و کارێکی فەرمی دەسەکەوێ بۆ خزمەتکردنی نیشتیمان کاری خۆبەخشیەکە گەنجانی ئێمە لە پای ئەو هەموو ساڵە خوێندن کردویانە کە من بەڕاستی بۆ خۆم بە شتێکی باشی نازانم ئەگەر ئێمە خۆبەخشیمان نەکرد حکوومەتی هەرێمی کوردستان ناچارە لە پسپۆڕیەکان بێتە سەرخەت ئێمەدا بمەزرێنێ ئەبێتە خۆبەخش دوایە ئەبێتە وانە بێژ دوایە ئەبێتە گرێبەست اینجا ئەبێتە فەرمی واتە تۆ 10 ساڵ لە تەمەنی وەزیفیت ئەمێنێ بۆ خانە نشین بوون ئەنجا ئەتوانی تەمەتوع بە موچەیەکی بەسیتەوە بکەی کە ئەمەیان من بۆ خۆم لەگەڵی نیم و حەزش ناکەم هیچ کەسێک بە خۆبەخشی ئەم کارە بکە ئەگەر تۆ بە خۆبەخشی نەتکرد و پڕە نەکردەوە ئەو وەختە حکومەت ناچارە بێتە پێشە و دامەزراندن و هەلی کار بۆ تۆ بکاتەوە. زۆر باشە مامۆستادانە پێشتر ئاماژەت بەوە کرد کە کۆمەڵێک لێکەوت و کاریگەری ئەم دانەمەزراندن و بێکاریە هەیە لەسەر کۆمەڵگە ئەگەر پێمان بڵێ بزانین ئەو لێکەوت و کاریگەریانە چین؟ سەرەتا لێکەوتی دەرونی بۆ خودی کەسەکە سیرکەن لە دنیاە لە بێبەهابوونی کەسێتی ناخۆشتر نییە واتە من کاتێک هەست ئەەکەم هیچ شوێن و پێگە و جێگەیەکم لەم نیشتیمانەیان نییە هیچ ئەرکێک بە من ناس پێدرێ و هیچ شوێنێکم هیچ محلێکم لە ئیعرابی ئەم نیشتیمانەیان نییە بەڕاستی ئەو وەختە تووشی غوبن ئەبم تووشی ناڕەحەتی ئەبم تووشی پەرچەکردارێک ئەبم پێوترێ ئەنتی سۆشیال بوون واتە دژەوە کۆمەڵایەتی بوون ڕقبوونەوە لە کۆمەلگا ڕقبوونەوە لە سیستەمی کۆمەڵایەتی ڕقبوونەوە لە خێزان و چواردەور و بۆیە زۆرینەی زۆری تووڕەیەکانی ئەو جیلە بریتە لەمە واتە تۆ دوای ساڵانێکی زۆر ماندوو بوون خوێندن هەوڵدان شەون و خونی ئێستا پێت ئەوترێ بچۆرە بۆ ماڵ دابنیشەوە هیچ هیوایەک نییە ئەگەر ئەم کەسا پێی بوترێ هیچ هیوایەک نییە منیش بم تۆشبی پەرچەکردارێکمان ئەبێ و بەڕێ من واڵێم ئەگەر بەرپرسێکی بەڕێز لە حکوومەتی هەرێمی کوردستان دوای چەندین ساڵ لە خزمەتکردن پێی بوترێ بچێرەوە بۆ ماڵەوە دابنیشە پێڕازیە بێت مرتاحە بەو حاڵەتە لە دوای خزمەتکردنیش ئەی چ عەجەبا گەنجێک هیچ پێداویستیەکی سەرەتایی ژیانی نەبێ و مانوش بوو بێ واتە ئەم ڕق و تووڕەیە بریتە لە بێبەهابوون نەگرتنی شوێنێک بۆ خزمەتکردن لەم نیشتیمانەیە گەنج پێویستە هاوسەر گیری بکا کە لێی دیار نییە گەنج پێویستە ژیانێکی شایستە بکا کە لێی دیار نییە گەنج پێویستە بێتە خاوەنی خان و ماڵ و زەوی و فڵان کە دیار نییە بەڕێزان ئەمانە هیچ یەکێک لەم بەڕێزانە کە تووڕۆ بێتاقەتن ئەو ڕۆژەی چوونە قوتابخانە ئەو ڕۆژەی هاتنە دنیا بەم ڕقەوە گەورە نەبوون و بەم ڕقەشەوە پەروەردە نەبوون ئەوە ئێمە و بەرنامە نادروستەکەی بەڕێوەبردننی ئێمەیەوە ئەکا ئەم گەنجە دروست بێ بۆیە زۆر جارەبێ ئێمە بەڕاستی گلەیەکە ڕوبەڕووی خۆمان بکەینەوە ئەوە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە سەریکە لەناو خێزانەکانە بەردەوام بێکاری بەردەوام دانیشتن بەردەوام گلەیکردن ئێمە ناتوانین بڵێن بە هەموو گەنجێک بچێ کرێکاری بکە چونکە هەموو خوێندەوارێک و گەنجێک بە کەڵکی کرێکاری نایە زۆربەی زۆرمان هەتا خوێندنی تەواو کردو نانێشتۆ پەنجە بە ئاوا بکە لە ماڵی باوکیشی ئێستا ناتوانێت بچێتە بەرگەرمای 48 و 49 50 کرێکاری بکە ئەبێ بیبێ ئیشێک نزیکتر لە ئەوەی بۆ پەیدا بکەیت تۆ لە پڕکاتەوێ بیگۆڕی ئەمەش بۆ خۆی گرفتی کۆمەڵاتی دروستەکە یەتە کۆڵان و دەوروبەرەکەی هەمووی گەنجن هەمووی هاوتەمەنی خۆیەتی هەمووی بێزارەکانن هەمووی خاوەن بڕوانامەیە دەرئەچێ بەشێکی کەمیان بە هاوکاری دەستگاکان بوونەتە خاوەن پیشەی خۆیان ئەوی دیکە ئەبێ ڕۆژانە یا بچێتە لای دوکانی برادێکی یا بچێتە کافیتریایەک یا بچێتە شوێنێکەوە کات بەسەر بەرێ و بەڕاستی ئەم شوێنانەش بۆ خۆیان ئەگەر تۆ بەرنمەیەکت نەبێ ئەگەر تۆ خاوەن عقلێتێک و سەقافەتێکی باشی کەسێتی نەبی و خێزانەکانمان خاوەن بەرنامە و چاودێریەکی باش و هاوڕێیانەی کۆمەڵایەتی نەبن بەڕاستی مناڵەکان لەو شوێنانەش ئەفەوتێن لە تووشی ئەنواع لادانی کۆمەڵایەتی ئەبن تووشی ئەنواع گرفت ئەبن تووشی ئەنواع بیرکردنەوەی خراپ ئەبن و لێش ناشارمەوە دوژمنان بە ئەم خاک و نیشتیمانە لە هەموو ڕوویەکەوە ئەتوانن ئیستیغلالی ئەو گەنجە بکەن ئەتوانن ئیستیغلالی ئەو تووڕەیە بکەن ئەتوانن ئیستیغلالی ئەو بێزاریە بکەن تۆ یەک ئەو گەنجە بە هیچ نازانی ئەو ئەڵێ تۆ پاڵەوانی بۆ فیکرەکەی من ئەم نیشتیمانە چاوەڕێی هەڵمەت و هیمەتی تۆیە ئەم ڕێباز و سیستەمەی کە تۆی پێخەڵەتێنراوە لە بنەڕەتا چاوەڕێی فیداکاری تۆیە بۆیە یعنی پاڵەوانێکی وهمی لێ دروستەکەن و ئەوش خۆیەکە بە قوربانی چونکە بە شوێن شوناسە ئەگەڕێ ئێمە وەکو ماڵ و خێزان و حکوومەت شوناسەکەمان لێ سندووە دوژمنان لە ڕێگەی بەرنامەوە لە ڕێگەی مۆبایلەکەی دەستیەوە شوناسێکی وهمی بۆ دروستەکەن و ئەیەن بە هەزار دەردی سەریە کە ئەیدەن
زۆر باش یەکێکی دیکە لە خراپیەکان یا لە گرفتەکان بریتە لە گرفتی ئابووری و کۆمەڵایەتی دەرچوونانی نەزیفە یعنی بڕبڕە و پشتێنەی وڵات و نیشتیمان بریتە لە هێزی کار و هێزی گەنج و هێزی گەنجش لە تەمەنی ئابووریە ئابووری ناسەکان لە من باشتری ئەزان بەڕێزان تەمەنی 20 ساڵی هەتا تەمەنی 40 ساڵی ئەوجی خزمەتکردنی ئابووریە ئێمە ئەوەی ئەمڕۆ گەنج کۆچ ئەکا بریتە لەو تەمەنە بریتە لە کەسی ئەو خاوەن تەمەنەکە بۆ ئابووری پێویستە بەڕاستی زۆر باشە کاکدانا بەدەل لە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان دامەزرادن لە کەرتی تایبەت تا زۆرێک لە کوڕان گلەی و گازندەی ئەوە دەکەن کە کۆڕ بەرپرسی خێزانە پیاە کە خێزان پێک دێنێ بەرپرسە لەوەی کە بژێوی ژیانی ئەو خێزانی کە دروستی کردووە دابینی بکە بەڵام زۆر جار گلەی و گازندەی ئەوە دەکەن کە لەلایەن کۆمپانیەکان لەلایەن کەرتی تایبەتەوە کاریان پێ نادرێت بەڵام کار دەدرێت بە ئافرەتان ئەمەش پێدوانیت جیاوازی دروست کردووە لە نێوان کوڕ و کچاندا بۆ پێدانی کاروە خود بووەتە هۆی گرفت بۆ خێزانەکان بەشێکی بۆ خودی کۆمپانیاکە زۆر ڕاست و دروستە و ئەو واقعە لە هەرێمی کوردستان بەڵام بەشێکی بێبەرنامەیەکە بریتە لەو فلتەرە حکومیەی کە بۆ کۆمپانیا ئەهلیەکان کۆمپانیای کەرتی تایبەت دائەنرێ کە ئەبێ باڵانسی جێندەری ڕابگرێ بەڵام لەو لاوە ئەرکە قورسەکان بە ڕەگەزی نێرینە بسپێرن بەڵام ئەرکی ڕیسێپشن و خزمەتگوزاریەکان و کۆمەڵەشدەیە ئەکرێ بەوانی کە ڕابسپێرێ ئەو ئیشانەی کە قورسە ئەکرێ کوڕەکان بیکەن بەڵام تۆ ناکرێ کچ بخەیتە ژێرباری ئەرکی جەستەیی قورس بە ناوی باڵانسی جێندەری و بە ناوی ڕاگررتنی باڵانس و بە ناوی کۆمەڵێک پێوەرکە ناکرێ من گلەیەکە لێرە لە بەڕێزان ئەو جیهەتە ئەەکەم کە چاودێری کۆمپانیاکان ئەکەن لە باڵانسی ژمارەی و یەکێکی دیکە لەو گرفتانە بریتە لە چی نەبوونی سەقافەتێکی گەورەی ئیعلامی لە ڕاگەیاندنەکانی ئێمە بۆ خۆشەویستکردنی ئەو کارانەی کە گرنگە گەنجێک لە وڵاتی ئێمە بیکە من بۆ ئەبێ گەنجێک برای خۆم کەسی خۆم نزیکی خۆم پێم شەرم بێ پێم نەنجی بێ ئەگەر پاکەوانی بکە ئەگەر ژینگە پارێز بێ لە وڵاتەکەی من بەڵام ئەچێتە ئەوروپا زۆری پێ ئاسایی بێت ئەمە بریتە لە سەرەوژێربوونی بیرکردنەوەی کۆمەڵایەتی خەڵک بۆ میهنەکان بەڕاستی ئەوەی لە کەرتی تایبەت بەڕاستی کە ئێوە باسی یەکەن بریتە لە غیابی چاودێریەکی تند بۆ کەرتی تایبەت لەلایەن حکوومەتەوە دوو سەقافەتی ئەو کەسەی کە کەرتی تایبەت بەڕێوە ئەبا لە مدیری کۆمپانیاکە ئەبێ بیر لەوە بکاتەوە ئەوەی کە خێزان دروستەکە لە وڵاتی ئێمەیە پیاوە ئەوەی ئەچێتە ژێرباری قورسی ژیانی کۆمەڵایەتی نێرینەیە پیاوە بۆیە زۆربەی زۆری فرسەت و چانسەکان کە پێویست بکە لە کۆمپانیایە بێ بدرێتە ئەوان و دواتریش ئەو ئیشانەی کە نەرمن پێویستی بە قودرەتی جەستەی نییە زۆر بدرێتە دەست ڕەگەزی بەرامبەر بەڕاستی بەڵام لە هەردوو حاڵەتەکەیە ئێمە بێ چ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی چ حکوومەت لە ڕێگەی NGOکانەوە لە ڕێگەی ڕێکخراوی خێرخوازی لە ڕێگەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە کارێک بکەین کەرتی تایبەت لە شارە بچووکەکان ببوژێتەوە بەڕاستی ئێمە هەر سنتەری هەولێر و سلێمانی دۆک نەگرین ئەی پێنجوێن ئەی هەڵەبجە ئەی شار باژێر ئەی عربەت ئەی وارماوە ئەی چۆمان ئەی باڵەکایەتی ئەی وەرتێ ئەی فلان یعنی ئەو شارە بچووکانە هەر کۆچ بکەن و قەرەباڵخێکە بخەینە ناو سلێمانی هەولێر و دۆک نە ڕێگەی ژیان هەیە نە ڕێگەی جوڵان هەیە نە ڕێگەی ئابووری هەیە بە هەموو پێوەرەکان ژیانیان تیان نەماوە ئەمە گرفتە بەڕاستی زۆر باشە دوجار ئەمە مەسادانە چارەسەر بۆ ئەم هەموو کێشانە چارەسەر بۆ ئەم دۆخەچیە لەلایەک دا نەمەزراندن و بێکاری لەلایەکی دیکە کۆچی گەنجان بۆ ئەوروپا و هەروە هەڵوەشانەوەی زۆربەی خێزانەکان بەهۆی نەبوونی و بەهۆی بێکاریەوە دوجار چارەسەر بۆ ئەم دۆخە چییە؟ چارەسەر بە هەر هەمومان نەکرێت چارەسەر چۆن ئەکرێ بە هەر هەمومان بەسیترین شت من ئەگەر کەسێکم خاوەن دوو خانوم با داوای کرێی زۆر نەکەم گەنجێک بە کرێکی کەم بێنمە خانوەکەم داعمی بکەم بۆی بتوانێت خێزان پێک بێنێ من کە کچێکم هەیە با داوای ئاڵتونی زۆر نەکەم با داوای مارەی زۆر نەکەم با داوای فلانی زۆر نەکەم خێزان دروستکەین من ئەگەر دەوروبەرم و موچەخۆرم با هاوکاری کەسە نزیکەکانم بم بتوانم ژیانی پێڕایکەم بە هەش کەسەوە بتوانین گەنجێک بگرینە خۆمان من ئەگەر خاوەن کۆمپانیان با بتوانم دە سەیارەم هەیە بەدەست دوو دە سایقەوە با دوانیان کرێ لێوە نەگرم بچوە بژەوی خۆی پێپەیاکە ئەمە یەک دوو لە ڕووی ڕێکخراوەکانەوە ئەمە ئەرکی نیشتیمانیە ئەمە لە لای بەندەی خوا و لە لای خوش ئەمە کارێکی مرۆڤ دۆستانەیە تۆ ئەو ماڵی لە دەستە ئەمڕۆ ئامانەتە ئەبێ خزمەتێکی ئەو خەڵکەی پێ بکەی هەلی بۆ بڕەخسێنی سێهەمینیان کە زۆر گرنگە بەڕێزان لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ خۆی بە باوک بزانێ ئەبێ کەسی لێ زیاد نەبێ ئەبێ بەرنامەی هەبێ ساڵانە چەند کەس لەدایک ئەبێ چەند کەس ئەچێتە تەمەنی 18 ساڵی چەند کەس خەریجە و تەواو ئەبێ چەند کەس پیشە وەزیفە بەجێ ئەهێڵێ وەک گوتم پێداچوونەوەیەک بە تەمەنی خانەنشینی بکرێ بە موچەیەکی شایستە بەڕێزان ئێمە هێندەی
هێندەی وڵاتی ئەردن ژمارەمان زۆر نییە، ئێمە هێندەی وڵاتی ئێران ژمارەمان زۆر نییە، ئێمە هێندەی تورکیا ژمارەمان زۆر نییە، بەڵام چواروەرزەمان هەیە، خۆرمان هەیە، خاکمان هەیە، ئاومان هەیە، نەوتمان هەیە، غازمان هەیە، ڕۆکی سروشتیمان هەیە، زەراعەتمان هەیە. تەنیا بەڕێوەبردنێکی دادگەرانە وا ئەکا ئەم خەڵکە بە خۆشەی بژی. ئێمە وەکو قەتەر نین تەنیا نەوت شک بەرین خاکەکەمان بیابان بێ، ئێمە وەک وڵاتانی تر نین هەمووی بەستەڵک بێ و تەنیا گەشتیاری بەڕێوە بەرین. سەیری وڵاتانی دیکە بکەین زۆر بەبەسیتی، تەنیا داهاتکۆکردنەوە و دادگەری دابشکردنەوەی بۆ تا ئەوەی ژیانێکی شایستەی لێبەرەم هاتووە. خەڵک لە وڵاتی ئێمەوە لەم وڵاتی هەموو سەروەتەوە ئەچێجێڵێ بۆ ئەو وڵاتی کە بەسیترین داهاتیە و دادگەرانە بەشیوێتەوە. لەبەرەوە حکوومەت ژینگەی کۆمەڵایەتی و خێزان کۆمپانیاکان وەرەخراوە نێودەوڵەتیەکان هەمومان لێ بەرپرسین هەریەکە لە ئاستی خۆمان. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا دانا نادر توێژەری کۆمەڵایەتی، زۆر سپاس کە ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە لەگەڵمان بووی، زۆر سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دواتر دەگەڕێنە وڵاتان و لەگەڵتان بەردەوام بێت. دووبارە سڵاوتان لەبێت ئازان. هاوکارمان شوان محەممەد فیچەرێکی بۆ ئامادە کردوین لەسەر بەخێوکردنی باڵندە بزانین چۆنیەتی شێوازی بەخێوکردنی باڵندە چۆن دەبێت، پێکەوە بینەری ئەو ڤیدیۆ دەبین. ئێمە بێ ئەوە بزانین باڵندە پێویستی بە پلەی گەرمای بەرز هەیە، پێویستی بە پلەی گەرمای نزم هەیە، یعنی لە ناقسیشا پێویستی پێێتی ئەم باڵندەیە لە سەر و 42 لەشی پێویستی پێێتی، یعنی چۆنەڵی مرۆڤ پێویستی پێێتی کاڵێن بۆ دیسریا بۆ زۆر بە باڵندە بە گشتی کە پلەی گەرما بەرز ئەبێتەوە. تامان ئێمە باسیەکەین بە قۆناغ، یعنی ئەم باسیەوە ناکەین تۆ لە یەکسەر تەیرێ بخەیتە بەر گەرما یا بیخەیتە بەر ڕۆژ، چونکە تۆ چەند کەیخەیتە بەرم و بەریدەیەک یا سپلیتێک زەرەر لەو باڵندەیە کە بە خێرایی بیخەیتە بە هەمان شێوە بۆ گەرماش هەمان شێوەیە. گەرما بە پێچەوانەوە زۆر مەترسیدارترێکە لە سەرماکە، چونکە سەرماکە بڵین سەرمایە ئەبێت ماوەیەکی ئەوێت تا ئەو تێرە وای لێ کات بکێتە قۆناغێکی مەترسیەوە کە وای لێبێ بڵین بەرەو مردن بڕوات. لەو قۆناغا ئێمە ئەتوانین فریایی بکەوین کە هەستمان کرد تێرەکە هەڵس و کەوتی جیاوازە لەگەڵ ڕۆژانە چاوی کەس بووە بە ڕۆژ ئەنوێ سەریە خاتە ژێرباڵیەوە، یعنی تۆکە بەڵام مشکلی بڵین کێشەی بەرهەتاو ئەوەیە یەکسەکە تۆ بیخیتە بەرەتاو لەوانێت تووشی سەدمە ببێ کە سەدمە زۆر جارەبێتەوەی کوشتنی تووشی جەڵدەی ئەکابا بڵین کە جەڵدەی ئاخود ئێمە کە پێڵێن بڵین کە بەهۆی تیشکی خۆرەوە کە بەری ئەکەوێت تووشی مێشکی خوێنی ئەوەستێت سووری خوێنی ئەوەستێت. ئێمە خاڵێک کە زۆر گرنگە ئێمە باسی بکەین ئەگەر با بڵین حاڵەتێکی وا ڕوویە تەیرێکمان جەڵدە لەیە ئیتر ئایا جەڵدە لە ژوورەوە بێت بەوەی خوورپەوە بێت یاخود بەوەی تیشکی خۆرەوە بێت، باشترین شت ئەوەیە ئەو تێرە بەبێ ئەوەی بیگرین بە قەفەسەکەەوە بیبینە شوێنێکی تاریک وەکو خۆی داینێن 4 سەعات وازی دێبێنین بەلایەنیکەمەوە بۆ 4 سەعات وازی دێنی لەبەرەوەی ئەم تێرە خۆ جەڵدە چێت سوور بڵین مێشک سووری بڵین خوێن لە مێشکەوە ناچێت بۆ لەش، ینی سووری خوێنی سستە بێت
ئەم تەیرە هەتا تۆ دەستی بیتێ ئەم زیاتر زەختیە چێتە سەر زیاتر با بڵێن ئەپەشۆکێ با بڵین زیاتر وای لێت ئەمە بێتەوە کاریەوەی کە سریایی وایە چێ ئاوی ئەیاتێ ئەمانە هیچ نابێ بکە ئەم تەیرە نابێ بگیرێت ئەگە بتوانی نەیگریت هەر بە قەفەسەکە بخیتە شوێنێکی تاریکە و بۆی بەو 4 سەعاتە سووڕی خوێنی بەهێوری تێرەکەش ئەجوڵێ دەیترێت هیچ هینێکی نامێنێت لە تاریکیە ئەجوڵێ بڵێن جوڵەی نامێنێت مت ئەبێ لەوانەیە بنوێت وردە سووڕی خوێنی ئەوە بێتەوە لەوانەیە ئەم جەڵدەیا خۆت ئەم شۆکەی کە تووشیە بێت هیچی لێ نەکا. پلەی گەرما لەشی باڵندە پێویستی پێێتی بەزی قوتمان بۆی پەیامەکە وکو خۆی بگە بە تەدریجی یاغانیڵین بە قۆناک بۆیە بە هەردوو شێوەکەڵین بووی با بڵین ئەوەی باڵندەیە تێبگات کە لە سەرەتای بەهارەوە ئیتر بەرەو ئەو ڕۆژانەی کە با بڵین دنیا گەرمە بێ پێویستە باڵندەر بەیەک بڕوات یعنی بە پلەی گەرمای بەرزا بڕوات نزما بڕوە بەڵام خراپترین شدەوەی بخیتە بەرم و بەریدە بەڕاستە و خۆ لیبات یاخود سپلید لیبا ئەمە زۆ کێشەیە ئەگەر زستان بیا هاوین بێت پلەی گەرمای پلەی گەرماژاری باوڵی گەرمکەرەوەش ئەگەر هەر بەڕاستە و خۆ لیبا شتێکی باش نییە چکە ئێمە خۆمانی زانین کە مناڵیش کە مناڵێک ساوایە ئەو مناڵە گەتووە لە ماڵەوە هەر بی پێچیتەوە نەیبیتە دەرەوە کە بێتەوە بی پێچیتەوە بەس چای بە دەرەوە بێ و لوتی بە دەرەوە بێ بە کەمترین سەرما ئەو مناڵە نەخۆشەکەوێت بۆ لەبەرەوەی لەشی بەرگری نابێت بەم بەرزبوونەوەی پلەی گەرما و دابەزینە بەرگری لەشی بەهێزە بێت خوش وا باڵندەی دروست کردووە خوێنی با بڵین لەگەڵ بەرزبوونەوەی نزمبوونەوەی پلەی گەرما ئەگونجێت یعنی جێگر ئەبێت بە تایبەتی کە ئەنوێت باڵندە کە نووس پلەی گەرمی لەشی جێگرە ئەگە ببێ بە ناقص ئەگە ببێ بە 40 دەرەجە پلەی گەرمی بە جێگیری ئەمێنێتەوە گەروانە بۆە خۆ باڵندە لە دەرەوە نەیەتوانی بژی ئێمە بڵین زۆر شوێنەیە لە جیهانە ناقص 40 و ناقص 20 شەو باڵندەشتی ئاژی. گرفتەکانەوە یەکەم شت ئەوە بزان لە کاتی گواستنەوە چکە زۆر کەس تووشی و کێشەیە بووە لە کاتی گواستنەوە نابێ وا بیگوازیتەوە کە ناو سیارەکە پلەی گەرمای بەرز بێت زۆر جا برادرمانە بۆیە ناوێتی بۆسم بۆی سیرکەین بۆ ماوەی ئەتوان بڵێم 30 سانیە هاتۆتەش و پرسیاری کرد ڕاتۆ ئەمرێت هێرکە چکە ئۆکسجین نامێنێت ئەمە وکۆ ئەجا کە تۆ پلەی گەرما بەرەو نزمێ شوێنێک دانێ لە دەرەوە سێبەر بێت یان نیوەی سێبەر بێت نیوەی هەتاو بێت ئەمە خۆی زۆر گرنگە نیوەی سێبەر نیوەی هەتاو تۆ تیرێک بە درێژایی ساڵ لە ژوورەوە داوناوە یاخود چەند مانگە لە ژوورەوە داوناوە هەتاوی ڕاستەوخۆ لی نەیاوە لە پڕی بیتە دەرەوە هەتاوی ڕاستەوخۆ زۆر مەترسیدارە تووشی جەڵدەی ئەکات تووشی ئەوەیەکە ئەم تیرە تووشی ئیفلیجی ئەبێت تووشی ینی کۆمەڵێ با بڵین تووشی سەدمە ئەبێت ئەمانە وای لێکا کە گەورەی لەبەرەوە باشترین شت ئەوەیە باڵندە لە ماڵە لە شوێنێکا جێگیر بکرێت کە پێویستیشی کردبی بیتە دەرەوە بەیانیان لەگەڵ ئێواران باشترین کاتە کە تۆ باڵندە بەریتە دەرەوە چکە هەتاوی ئێواران و هەتاوی بەیانیان ئەوەنە بەهێز نییت کە باڵندەکە تووشیەوە بکە و زایدەن لە شوێنێکا داینەی نیوەی سێبەر بێ نیوەی هەتاو بێت چکە لەشی ئەم تەیرە پێویستی پێێتی بەکتریا کوژێ گەرمای پلەی گەرمای بەرز لە ناو لەشیا کۆمەڵێک کرمەیە کوژێت هەنێجار کە ڕوو نایەڵێم پلەی گەرمایە کە ئەم لەشی ئەم باڵندەیە پێویستی پێێتی
لەبەرەوە ئەبێ ڕەچاوی ئەوە بکەین بە هیچ شێوەیەک ئێمە لە پڕ تیر نەکەینە بەرگەرما یا بەرسەرما. بەڵێ ئەو تێرە تۆ ڕۆژانە سەیری ئەەکەیت ئەم تێرە من ڕۆژانە سەیری یەکەم باڵندەی خۆمە سەیری چاوی یەکەم بێت چاوی و کۆم و ڕۆژە گەشت بێت سەیری پەڕەکە یەکەم خۆی جیب نکاتەوە ئێستا مەسەڵەن بڵێن ئەم تەیرە کە هەستم کرد هەچ گۆڕانکاریە گەیە لەم تەیرە ئەبێم تەیرە بگیرێت و سەیری بکرێت ئەبێت تێرەکە بگیرێت هەچ باڵندەیەک هەچ کێشەیەکی هەبێت لە جەستەیە لە هەر شوێنێکی هەبێت لە نینۆکیەوە تا دەنوچی یعنی تب لە هەر شوێنێک هابێ یەکسەر کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ڕێخۆڵەی ئەبێت ناوسکی با بڵین چکە کاریگەری لەسەر مرۆڤی ژەروایە مرۆڤش کە شوێنی کێشێ وێنێت تااقەتی خواردنی نامێنێت تااقەت کێشەی ئەبێ ناوسکی ئێشێت لەبەرەوە بێ بیگرین فوی لێ بکەین سی ناوسکی کەیم زین ناوسکی پاکە کێشەی هەیە تەیرەکە گەسەیریکەین ئەیگرین بەدەستمانەوە ئەینین بە جۆمانەوە بزانین ئایا هیچ خیزە خیزێکی هەیە کە ئەمە نیشانەی ئەوەیە کە سنگەکانی تەواو نییە یاخود ئەتوانی یەک تۆزڕای بۆ شوێنی ئاوا چکە لەو کاتا دڵی خێراتر لێ ئەیات هەم دیسانەوە گوێی لێگرین بزانین هیچ کێشەیەکی نییە سەری کونەلووتەکانی یەکەین بزانین کونەلووتەکانی شوێنی کونەلووتەکەی کە پەڕی پێوەیە لە کۆکتێلۆمانە پەڕی پێوە زانین تەڕ نییە یاخۆتوانین بە گوێزکە پاکەرەوەیە گەگەر بۆ نمونە کۆکتێل بێاتێری گەورە بێ ئەوی پەڕی پێوە نییە هەر بە سەیری بزانین تەڕە چکە تەڕبوون مانایەوە ئەم تەیرە سەرمای بووە یاخود ئەم تەیرە کێشەی تەنەفوس بڵێن کۆئەندامی هەناسەی هەیە ئەمە هەمووی ئەبێت بە زووترین کات بە خێوکەری ئەوەی ئەو تێری هەیە هەوڵ با تێبگات بیبا بۆلێکی شارەزا بۆی پێی بڵێ و لە خۆشەوە نابێ هەموو شتێکی باتێت یعنی نابێت تۆ وەکو دکتۆری لای خۆمان ئەڵێ کوێ دێشێت تۆ بێ پێوڵا سکمێشێ بچە حەبێ ئەبێ سەیری کایشە لی تێبگات چکە زۆر جار سەربانبوونێکی ئاساییە ئەتوانی چای گوڵەبەیبوونی بیتێ ئەتوانی چاسروشتەکانی بیتێ ئەو شتانی کە بۆ مناڵی ساوە بەکارێت. بەڵازان لە چەوەری دومی بەرنامەکەماندا کە هاوکارمان ئیمران ئەمین لە لێرە پێشکەشمان دەکات باز لە ڕەهەندەکانی مامەڵەکردنی درای ئەلکترۆنی دەکات و بزانین ئەم دراوە چۆن مامەڵی پێدەکرێت لە بازاڕەکانی باشووری کوردستاندا دەچینە لای ئیمران سڵای خوا لێبێت و فەرمووم تەورێمان پێشکەش بکە. بەڵێ کاک دانیار شەیدا خان ساو لە ئێوە و لە تەواوی بینەرانتان زان و خۆشەویستان خۆشحاڵین جارێکی تر لە شاری هەولێر بێوەی عزیز و خۆشەویست شاد بووینەوە لە ماوەی ڕابردوو لە بەردەم بنکەیەکی پۆلیسی شاری هەولێر بینیمان چەند گەنجێکی خوێنشیرینی ئەم شارەیە لە بەردەم بنکەی پۆلیسەکە کۆبووبوونەوە داوای ئەو پارانەیان دەکرد کە لە ڕێگای ئەلکترۆنیە و دراوی ئەلکترۆنیە و مامەڵایان پێکردو و کەسێک لە بەناونیشانی کۆمپانیایەک تەواوی پارەکانیان بردوو. لە ماوەی ڕابردوو لە هەرێمی کوردستان تەنها لە ماوەی 6 مانگ زیاتر لە 5,000 دەفتەر دۆلار برداوەتە دەرەوە و یان دیار نەماوە بە بیانووی دراوی ئەلکترۆنی و بەشێکیان بە بناوی بەو جۆرە مامەڵەیی کە دوودانم بدێ سێدانت دەدەمێ ئیتر بە هاوڵاتیی زۆر لە هەرێمی کوردستان لە سەرجەم پارێزگاکان و بە دیاریکراوی پارێزگای سلێمانی و هەولێر و لە دهۆچیش لە ماوەی ڕابردوو ئەم جۆرە مامەڵانە بەربڵاو بووە بەڵام بەشێکی زۆری
مامۆسایان یاعینی و بەتایبەت پسپۆڕانی واری شەرعی نیگەرانن لەوەی کە مسلمانان و بەتایبەت پیاوان یاعینیش زۆر جار دەبینین دەچنە نێو ئەم جۆرە مامەڵانە. بۆ ئەمڕۆ لە تەوەری پەیامی ڕۆژی ئەمڕۆمان ئەم بابەتەیەتان بۆ ڕوون دەکەینەوە لە ڕوانگەی شەڕ و ڕەهەندەکانی ئەو بابەتەیە چین کە مسلمان و هاوکات مرۆڤی ژیر پێویستە خۆی لێ پارێزێ بۆی کە تووشی ئەم زەرەر و زیانانە نەبێ. لەگەڵ دکتۆر محەممەدم دکتۆر زۆر بەخێر بێ، دکتۆر هاوکات مامۆسای زانکۆ و پسپۆری شەڕعیشە. سەلامەت بی دکتۆر، ئەو ڕەهەندانە چین کە لە بابەتی دراوی ئەلکترۆنی دروست دەبن؟ بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. كما بيورشي زور سرشي ما هي يعني يا سايك خاطر الدركاتك داينا وفيش بسم سر عندك يا أيها الذين آمنوا لا تأكلوا أموالكم بينكم بالباطل. يعني براستي يعني تعجب دكي لم زور ما ملانا يعني ما ملايشي وهمي سطاسات شون كسيشي عقلي جيل دسنا ما ملانا كتبته هو أوي راسته خو يا أيها الذين آمنوا لا تأكلوا أموالكم بينكم بالباطل كتبته هو أوي خلقكم على خلقك نرسل حسابي كساني تير باري بيادا كدورة مندبي دورة مندشي زور ما بين بمليارها دولار نواني بقاتا باري شي خيالي أو كستنها لخلشي بسيط وبسيط سادة باركي بحرامي لخو يعني بو مسلمان توشي أو كارانبي دين سر أجر بيتو باسي أو رهندانة كويسة كأو كاراني أو رهندانة كبيوندي بدراوي إلكتروني رهندا كامراستي أجر بيتو للروانجي فقهي باز كان للروانجي ياسعي للروانجي أبوريش كأبوري ناس بيستباز كأو رهندانة سي أجر بيتو لأبوري هروا للرهندي كومالا أكيش أجر سرتا تمشى دراوي إلكتروني بكين للروانجي شيء ياسعي كدرين ما بس ما لا ياسعي كم آية لدولتان سن مابرين پێگەیان دایتە دراوی ئەلکترۆنی ئایا دراوی ئەلکترۆنی دەوڵەتان پێگەیانە بۆ دروستکردیاننا ئایا بە شەریعەت دەزانن کە هاوڵاتیانی خۆیان مامەڵەی پێ بکەن یانە کێک لەو ڕەهەندانی بوویتە هۆی ئەوەی کە خەڵک زۆر و ئەتیادی دراوی ئەلکترۆنی بەکاربێنی هەروەها پێی ئاسایی بریتە ڕەهەندێکی یاسایی ئەو ڕەهەندە یاسای بریتە فراغێکی گەورە هەیە لە یاسادانان کە لە وڵاتان هەتا ئێستا کات تقریبا 15 دولار بصراحة باسي أوان كردية كبيويس نابي دراوي إلكتروني لو لا تبكار بيني هندش لدولة عربية هندش لأمريكا جنوبية هندش بابرين لدولة آسيوية دولة كانت تردمينيتو كزهر بزوري دولة كان هندش بيدنجن لو كالروانجي ياساي كهيت ياساي كني بريكا كدراوي إلكتروني بكار بينا دراوي إلكتروني بكار بينا كياساي سنة بوكو خوما وكو هر دولة أجر بيوتو هيت ياساي نبو كوات شركتيا بس دمينيتو بمباحي دمينيتو يعني هيز ريجري يكني لو كسيك بدراوي إلكتروني بكار بيني يعني أجر بيوتو شركية كوكو شركية PGI ببناوي أو ATI كا ورا لەگەر مشتریک بە دراوی ئەلکترۆنیم بدەی مامەڵەتەوە پێ دەکەم لە پاشەوەی قازانز دەمێ بەو مانایە کە شێوەیەک لەو شێوانەی دەداتش دەکە بۆیە ئەو ڕەهەندە یاسایە کە تەمەشا دەکەینی تاکو ئێستا کە بەڕاستی ئەو دەرگایەکی کرایەوە تەنها 15 دەوڵەت یعنی لەو هەموو دەوڵەتە لە جیهاندا 15 دەوڵەت سەراحەتەن وەکو سعودیە جەزائیرە مصر ئەو بابەتە دەوڵەتی عێراق وەکو خۆی هیچ یاسایەکی نییە باسی دراوی ئەلکترۆنی بکە تەنها باسی یاسایەکی هەیە لە 2012 دەرچووە ژمارە 78 لە مادەیەکی مادەی 24 هێدرێ ڕێگا دەدرێ پارە بگوازرێتەوە بە شێوەی ئەلکترۆنی ڕێگا دەدرێت پارە بگوازرێت بە شێوەی ئەلکترۆنی خۆ ئەگەر بێت و بە مەفهومێکی عام وەربگرین خۆ ئەگەر بێت و بیتکوین و هەروەها لاتکوین و هەروە ئەو بابەتانی کە دراوی ئەلکترۆنی هەموو دەستنە ژێر ئەو مادە 23 کە مامەڵەکردن بە مامەڵەکردنی لە ئەلکترۆنی مادەیەکی لە 23 بەو شێوەی دەرێ يعني ڕێگا درایە بە بەکارهێنانی ئەلکترۆنی پارە بگوازێت و بە ئەلکترۆنیات کە لە دەوڵەتەکانی تر کە ئەمریکا دەری پاڵپشتی دەکا ئەگەر بێت و تمەشا بەریتانیا و ئەڵمانی و ئەوانە بکە هیچ ڕێگریە نەسەن غافورەشە تا هەتا لەو دەوڵەتانەیە کە پشتگیری دەکە سین هەتا بەو ئاخیری پشتگیری دراوی ئەلکترۆنی دەکرد لە بانشی ناوەندی کە دەوڵەتی سین لە پاشەوەی پێگوتی قەدەغەیە بەڵام قەدەغەکەی تەنها لە ڕووی بانکی قەدەغە کرد بەڵام خەڵکەکەی سەرپشت کرد ئەگەر بێت و دراوی ئەلکترۆنی بەکاردەهێنیانە بۆیە ئەم ڕەهەندەیەکی یاسایی بوویتە هۆی ئەوەی کە خەڵک بەڕاستی ئەگەر بێت و مادەیەکی سەرەحیان یاسایەکی تایبەت هەبی بە دراوە ئەلکترۆنیەکان ڕۆم کاتووە چ ڕێگا پێ بدا
ئەگەر بێت و قەدەغە بکە ئەگەر بێت و قەدەغە بکە لەبەسەر قەدەغە دەکە ئەگەر بێت و کەسێک کرد سەرپێزی کار چی بەسەردی ئەگەر بێت و شەریکەی دانە چی بەسەردی ئەگەر ڕێگاش پێدا ئەو مامەڵەکردنە دەبی بەڕاستی زەوابێت و شروعی خۆی لەدامدر هەتا چی تر بەڕاستی خەڵک فێری لێ نەکرێت بەڕاستی و بابەتە زۆر گەورە ینی کاکتۆر عەفوان دەتبڕم لە عێراق و بەتایبەتیش لە هەرێمی کوردستان پێویستان بە یاسایەکی تایبەتی ڕێخستنی دراوە ئەلکترۆنیمان هی ئینجا بە ئەرەیان نەرێ ئەگەر بێت و ئەرێبی دەبێت و مرج و بۆ کۆمپانیانەدانی بۆ کۆمپانیەکە بۆ کەسی بەکاری دەهێنی بۆ ئەو شەریکانی بەڕاستی کە ئێستا کە دەبینی چەندەها شەریکی تەنها بەوە دەزانی تەنها یەک شەریکی PGI هەیە چەندەها شەریکەی تر هەیە کە ئێستا کە لەوانەیە لەناو هەولێر شوێنیان هەبی شوێنیان هەبی مامەڵە دەکەن و ڕۆژانە ئەگەر بێت و تەمەشا لە سوشیال میدیا بکەیت چەندەها دیعایەت لە بۆ دێ دیعایەت لە بۆ دێ کە المعاملات بالعملات الإلكترونية شوێنەکە دەداتێ و جێگایەکەش پێ وەرە فلان ستی فلان دکتۆر بە پێوەی جەنابەت لە کۆلێژی یاساشی ئەگەر پێم بڵێ لە ڕووی یاساییەوە ئەو کەسانێک ئێستا پارەکانیان خورا و لە ماوەی ڕابردوو لە بەردەم بنکەیەکی پۆلیسی شاریە و لێر کۆبوونەوە هیچ یاساکەیە کە پارەکانیان بۆ بگەڕێنرێتەوە لەبەرەوەی کەسەکە دیارنێ داوای لەسەر شێ دەنووسین بەڕاستی ینی هیچ عقدێکیان لە بینینە با یاسا ئەگەر بێت و تەماشا دەکەی مامەڵە لەگەر شتێک دەکە کە پێویستە تو بەڵگەت هەبی ئەدیلەت هەبی لەو حالەتی کابرا بەخۆی اعتراف کە برێ و قەرزارێتون پارەکە لە لای مە بێ اعتراف کە لە بەردەم دادگا ئەوە شتێشترە بەڵام ئێستاکە ئەو مامەڵەکردن تەنها بریتە لێت چیە بری ئەپلیکیشنێکدا دەبەزین ئەو ئەپلیکیشنە لە پاشەوە ئیمێلەکەی خۆت دادەین و ڕقم سڕیەکدا دەکرێت چێ ناوی لە پاشەوەی یەک لەو کۆمپانیانی بابرین ئەو کەسانەی کە ئێستاکە مامەڵە بە دراوی ئەلکترۆنی دەکەن دەچی دراوێکی ئەلکترۆنی دەکڕی کە دراوی ئەلکترۆنی کە دوو زۆری هەیە دراوی ئەلکترۆنی سابتمان هەیە کە ناگۆڕی بە هیچ شێوێک کو دۆلار ئێستاکە دەرین دۆلار ینی مقابلی $1 بەردەوام USDT مان هەیە کە هەندێک دراوێتیشما ئەو دراوانە نەگۆڕن دەچی ئەوی دەکڕی لە پاشە بەو دراوی دەچی دراوی بیتوین دەکڕی ئینجا ئەو دراوانە دەکڕی کە بەرزیونزمیات هێدا ئەو دراوانە کە دەبینیت چەندەها مامەڵی تری پێ دەکری ڕاست ئەگەر بێت و کاکتۆر حەزەکەم ئیسفادە لە کاتەکە بکەین لە ڕەهەندی شەرعیەوە لە ئیسلامدا چۆن باسیەم دراوانە کراوە یان مامەڵەکردن تا چەند پیانەوە بە شێوازێکی گشتی جاییزە ئەگەر بێت و تەمەشا یعنی ئێمە باسی دراو بکەین مێژوێکی کورتی باسی دراو بکەین کە دراو لە ئیسلامدا کە گەر بێت و زێر ڕۆزی و دراوی ئەسڵینە دراوێت لە پاشەوەی تەتەوەر کرا دراوی معدنی فلوسیان پێگوتی ئەگەر بێت و لە فقی ئیسلامی تەماشا بکەین فلوس پێکاتە کە بریتە لە دراوی معدنی کە لە غێری زی و زێر پێکەدەوێت پێیان دەوترا فلوس لە پاشەوەی ئەوەش لە پاشەوەی کە هەندێک باسی پارەی مەخشوشیان کردیە کە بریتێ کە بابرین زیێڕەکەی تەوانی هەندێ مادەی دەکرێت ئایا مامەڵەکردنی پێدا دروستە لە پاشە عولەما لەبەر زەڕوڕێت کە ئەوانەشیان بە دروست دانایە لە پاشەوەی دراوی کاغەز دروست بە هەمان شێوە کە دراوەکە تەنها بریتێ لە ڕوانگەیەکی قانون بوویتە کە چی هەیە کە بریتە توانای شیڕایی هەیە توانای شیڕایی هەیە ئایا دراوی ئەلکترۆنی ئەگەر بێت و بۆ مانای دەتوانرێ وەکو دراو ببێتە دراو بپێدراوە ئێستا ئەگەر بێت و مشاکەی زۆربەی زۆری عولەمان باز دەکەن خۆ ئەگەر بێت و باسی دراوی ئەلکترۆنی بکەین لە خودی خۆی حرام نییە یعنی هیچ مادەیەک هیچ دقێکی سەریحمان نییە برێ وەکو باورەی نەمە الخەمر والمەیسر باسی خەمر بکە کە خەمر حرامە یا باسی بابەتی تر بکە کە حرامە ڕاستەخۆ ئاياتی لەسەر بی لە ذاتی خۆی حرام بێت دراوی ئەلکترۆنی ئەگەر بێت و مشاکە لە ذاتی خۆی حرام نییە بەڵام ئەوەکەی ئێستا کە بوویتەوەی کە خەڵک کە عولەمایان و یان ناوەندی زانانی ئیسلامی زانانی ئیسلامی ئەمریکی بین زانای ئیسلامەکە خۆمان بی کە فتواندا لەسەر ئەوەی پێویستە خۆمان دوورکەین لەسەر ئەو دراوانە ئەلکترۆنیانە لەبەر ئەوەی زیە سەردەکێشی بەرەو چی یەکەمیان زۆرە قمارش تێدایە دومیان شتێک دەفرۆشی کە لەلات نییە سێمیان بریتی کە شتێک مامەڵەی پێدەکەی لە مەجلیس دانیە لەمەزدا بۆیە ئەگەر بێت تەماشا بکەین کە یەکێتی زانانی خۆمان کە مەجلیسی فتوای خۆمان کە لە 2020دا لە 2020 لە مانجی 6دا کە ئەو بابەتیان ڕوون کردەوە کە بە هیچ شێوەیەک مامەڵەکردن بە دراوی ئەلکترۆنی دروست نییە نەک لەبەر ذاتی خۆی لەبەر ئەو هۆکارانەی خۆی زانانی سەردەم لە جیهاندا ئێستا ڕێیان چیە لەسەر دراوی ئەلکترۆنی ئەگەر بێت تەماشا بکەین یعنی ئێستا ئەوان نمونەی چەند قسەی چەند زانایەک دێننەوە کە ئەم بابەتەیەیان بۆ حەڵال کرد بۆ حەڵال ما یەکەم دەبی بڵێن کە دراوی ئەلکترۆنی لە ذاتی خۆی حرام نییە دوور نییە سبەنی ئەگەر بێت و وەکو ئێستاکە گەر بێت و من ئێستاگە لە دەوڵەتی سلڤادۆرای بە لە دەوڵەتی سلڤادۆرای دەوڵەتی سلڤادۆرا کە لە
هەشتی شەشی 2001دا پەرلەمانەکەی بڕیاریدا کە ئەوە بە دراویاندانە بە دراوی دەوڵەتیاندانە سامامەڵی پێ دەکەن لەو دەوڵەتە شەرعیەتی هەیە دەوڵەت شەرعی بەڵێ دەوڵەت پاڵپشتی دەکات یەک لە مەزەبەکانی مەزەبی ئیمام ئەحمەد هەیە مەرزە دراو بەو شێوەی بتە دراو دەبی سوڵتان دەری بکە سوڵتان ئەگە سوڵتان دەری نەکرد دراو نییە شەرعیەتی نییە کەواتە هەر شوێنێک دراوی ئەلکترۆنی ئەگەر بێت و دەوڵەتەکە پشگیری نەکرد پاڵپشتی نەکرد بە یاسایی دانەنا بە یاسایی نەکرا ئەگەر بێت و بەو شێوەی لوغەی ئەو سەردەما لەو کاتە مامەڵەکردنەکەی پێ دروست نییە لەبەر ئەوەی سەر دەچێشی لە بۆ کێشە یعنی هەر مامەڵەیەک سەر بچێکی لە بۆ کێشە و ئاژاوی بنێتەوە پارەی خەڵک بخوا ئەگەر بێت و لە بنەڕەتیشدا ئەو شتە حەڵالبی لە بنەڕەتیشدا ئەو شتە حەڵالبی سەر بچێشی خەڵک بە شێوێژی بەکارمێن لەو شێوەیدا کە سەر بچێکی لە بۆ حەرامی پێویستە ڕێگای لێبژێرێ کەڕێگا لێبژێری بۆ یەکەم دەوڵەت هەتا ئێستاکە ئەگەر بێت و بە یاسای کردی یاسای لە بۆ دانایە کە دەوڵەتی سلڤادۆرە لە 2000 ئەگەر یاسا دانرا ئەو کات کە پارەکەت ڕۆی سەرچاوی پارەکەت و شوێنی پارەکەت و بانکی پارەکەت هەمووی دیارە هەمووی ئەگەر بێت و ئەو ڕەهندانەی دیار بێت لە هەر وڵاتێک جایزە ئیشپێک ئەگەر بێت و دەوڵەت پاڵپشتی بکە بانکی مرکزی عراقیمان برێکە بە شێوەیەک لە یاسایش لە بۆ دەرکە یان ڕێنمایی دەرکە و یاسای دەرنای ڕێنمایی دەرکە کە ئێمە مامەڵەکردن بە دراوی ئەلکترۆنی کە ڕێگەمان پێدایە پاڵپشتیشی دەکەین و هەروەها بە دراوێکی ڕسمی دادەین لەو کاتێ دەبێت دراوی ڕسمی کە ئەگەر بێت و بە لەسەر مەذهبی چێ مەذهبی ئیمام ئەحمەد ئەو کەسانی عولەمانەی کە جەنابەت باسی کرد هەندێک کەس خۆی پێوە دەگری ئەمن بەڕاستی تەنها یەک هەتا ئێستاکە یەک کەس لیان پرسیە کە جوابی نەدایتەوە جوابی نەدایتەوە پرسیارێکی بەو شێوەیان لێ کردی ئەگەر بێت و کەسێک دراوی ئەلکترۆنی هەبی بگاتە نیسابی زەکاتی لێ بدەیاننا ئێگەر بێت و برەی کاکەمارەکە حرامە نابی زەکات لێ بدە کابرێت لەبەر زەڕوڕەتی فەقیری ئێستا کۆمەڵە کەسێکمان هەیە بەڕاستی لەوانەیە لە هەرێمی کوردستان دراوی ئەلکترۆنیەکی زۆری هەبی ینی نیسابی زەکاتی تێدایە ئەو تەنها گوتیتی نیسابی زەکاتی تێدا دەبی زەکاتی تێدا بدە ئایا قسەی عولەما دەبتە هۆی ئەوەی یعنی شتێک بە حەلالی زانیە بە حەڵانی نەزانین بەڵکو لە بوو زەڕورەتەکە ئەو زەڕورەتە وەی لێ کردی کە پێویستە زەکاتی لێ بدا کە زەکاتێک مەبەستی حکومەکەی زەکاتە نەک حکومی باورێن حکمی دراوی ئەلکترۆنی باشە کاکتۆر ئەگەر بێت و دراوی ئەلکترۆنی ینی وەکو ئیمامی مالیک ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بدرێ هەر شتێک ینی سێ مەرزیدانەیە هەر شتێک ئەو سێ مەرزەی تێدا بوو دەبتە دراوە سێ مەرزیدانە ئەو مالکە ئیمام ئەحمەد یەک مەرزانە گوتمان دەبی سوڵتان ئەگەر بێت و بڕیاری نەدا لەسەرەوەی بوویتە دراو نییە زیندراوی ئەلکترۆنی بی عەزیزی قماشێک بی سوڵتان گوتی ئەو پارچە قماشە ئەو پارچەدارە بووە دراوە ئەگەر بێت و سوڵتان بڕیاری نەدا عەزیزەکەی زێریش تەنها قیمەتی خۆی هەیە لەو کاتی دەتوانی ئێستاکە زێر خۆ دراو نییە بوویتە قیمەتی هەیە قیمەتی بوویتە حکمی سلعی لە بۆ دەکرێت لە هەندێک کاتێکدا ئیمام مالکە یەکەم شت دەرێ ئەگەر بێت و ئەو شتە قیمەتی هەبی ئەو شتە بتوانی خەزم بکرێ ئەو شتە کە لە ناو خەڵک باوبی بەکاری بهێنە ئەو سێ مەرزەیدانە ئەگەر ئەو مەرزە لە بیتکوین و لە دراوی ئەلکترۆن و غێر دراوی ئەلکترۆن بۆی باز دەکەی ئەگەر دەرێ ئیمام مالک ئەگەر بێت و پێستی حیوان کە لێ کراوە لە نێوان بازرگانەکان بۆ دراو ئەو سێ مەرزەی تێدا بوو دراوە قیمەتی خۆی هەیە و بە ئێعتیبار داوی لە بۆ حساب دەکەین هەندێک کەسێ ئەو قسەی کردتە چی ئەو قسەی کردتە بەڵگە لە بۆ ئەوەی دراوی ئەلکترۆنیسیە دراوی ئەلکترۆنی ئێستاکە گەر بێت و تەمەشا بکەین سەتا چەندی خەڵکی جیهان بەکاری دێنی ئەگەر بێت و کەسێک بستە نا ئەو مەواقعانەی با و مەنەسانەی کە دراوی ئەلکترۆنی بەکاردێن و ئەکسە وەکو کۆکۆینە وەکو باینسە ئاهەنە دەبینیم بە ملیۆنەها ڕۆژانە بە ملیۆنەها پارە متەداول دەکرێت پرسیارەکەم کورد بکەمەوە بیتکۆین و PGA و هاوشێوەی ئەو ڕێکخراوانە و هاوشێوەی ئەو کۆمپانیانە کە ئێستا لە هەرێمی کوردستانەیە بەشداری تێداکردنیان لە ڕوانگەی شەڕەوە حەڵاڵە بیتکوین لەگەر PGI دوشتی جیاواز بەڵێ بیتکوین بریتە دراوی ئەلکترۆنی PGI بریتە لە شەریکەیەک مامەڵە دەکات بە دراوی ئەلکترۆنی ینی PGI شەریکەیە PGI بریتی نیە لە دراوی ئەلکترۆنی ئینجا وەکو باس کرد ئەو PGI کە
کە ئێستا کە کێشەیەکی زۆری نایتەوە کە نزیکەی 8 ملیۆن دلار بەناو خۆشە 8 ملیۆن دلار لە ماوەی 6 مانگ بخۆیکە و شەریکە باز دەکەن ماوەی ساڵێک هاتێرە کە گەنجێکی 19 ساڵ 20 ساڵی توانیتی کە لە ئەسڵدا خەڵکی هەرێمی کوردستان خەڵکی سلێمانیە لە پاش هاتی لێرە شەریکەکەی هیانەوە دیعایەکی زۆر گەورەی لۆ کردیا دیعای گەورەی لۆس هەتا کە وای وهن کردی کە جامیعاتیان هەیە جامیع وایان لە بۆ خەڵکدانەیە کە کەشتی گەورە ئوستوڵی گەوریانێ وایان لە بۆ خەڵکدانەیە کە بریتە تیاریان هەیە وایان لە بۆ خەڵک کردی کە چەندەها فەنادە قوشتیان هەیە بەڕاستی ئێستا خەڵکی بەڕاستی یعنی خەڵک يعني تحقيق شتەکان ناکاتەوە يعني زۆر سەیرە ینی کەسێک دێ قسە لە بۆ دەکا و ڕاستە خۆ کەسە خۆی تەسلیم دەکات خۆی تەسلیمکردنە هەر غەڵەتە لۆلەکە کەسەکەی ناکۆڵێ بەڵام ئەو کەسە چ دەکات پێجیش چ دەکات کۆمەڵە کەسێک سەرەتا دەینی قازانجێکی خەیالیان دەداتێ بزەبت ئێستا کە لەوانێ سێمانجی یەکەم نەفەر هەیە دوو دەفتەری تێکردیا دوو دەفتەری تێکردیا چهار دەفتەری لە بۆ هاتووە ئەوە دەبتەچێ سامپلەکە لە بۆ ئەوی ئەو سامپلە دەوای دێتە لای تو لە بۆ ئەوی ئەویش دێ بزەبت بێت لەوە PGI بریتە هەم مامەڵەکردنێکی نادروست و ڕیبەویە مامەڵەکەم بچمە سەر ئەو بابەتە زۆر جار ئەو جۆرانە ینی ئەگەر جیاواز لە دراوە ئەلکترۆنیەکان دەبینین لە هەرێمی کوردستان چەند کەسانێکی شەبوون ئەو جۆرە مامەڵەیان ئەنجامداوە بۆی کە تۆ سیارەیەکم بدێ بۆ نمونە سیارە و نیوەکە دەدەمەوە 2 دینارم بدێ 3 دینارت دەدەمەوە ئەو جۆرە مامەڵەکردنە جائیزە تۆ پارەی خۆت تەسلیم یەکێکیت و دواتر لە دوای چەند مانگێک پارەکەت بە قات و نیوێک بداتەوە ئەمە خۆی هەر بخۆی ڕیبای سەریحە ئەوە ڕیبا هیچ گومانی تێدانی ئەوە مامەڵەی کرایە ئەو مامەڵەی کرای لەگە PGI هەر کەسێک کردیتی پیا مامۆستای زانکۆیە مامۆستای ئاینیە پیاوێکی هەژارە نەخوێندەوارە هەموو یەک حکومە بریتە لەو مامەڵە کرایە مامەڵەی ڕیبایە بەپێی هەموو مەزاهیبەکان گومانی تێدانی ڕیبایە دراوێک درایە پارەی تێکردیە چۆپەبای دەفتەرێک بابرێک لە پاشەوە دەفتەری کرد دراوی ئەلکترۆنی سابە لە دوای دراوی ئەلکترۆنی سابەتەکەی کرد دراوی کردتە بیتکوینەکەی ڕاستەخۆ نەقل کردیە لە بۆ ئەو شەریکە لە پاشە بیتکوینەکە دەگەڕێنەوە بە دوقات دەگەڕێنەوە یعنی چی فائیزە هیچ مامەڵەکردنیش پەیوەندیانە یعنی ئەگەر بێت و ئەوانە واتەوە قوع دەکەن کاکە ئیستیسمار هیچ ئیستیسماری تێدانە باشە ئەوان بیانوی ئەوە دێن ئێمە دوو ڕۆبۆرتی زیرەکی ئەلکترۆنیمان هەیە کە مامەڵە بۆ پاڕەوە مامەڵەکەی ئێستا کە دێنە سەر ئەو مامەڵانەی کە گەربێت و گریمە ینی پاشوێ دێنە سەر گریمە ئەگەر بێت و دراوی ئەلکترۆنی دروست بوو ئەو مامەڵانەی کە ئێستا کە بە دراوی ئەلکترۆنی دەکرێن چەندیان دروستە ئێستا کە فیوچەر هەیە العقود العاجلە هەیە هەروەها الرەفاع المالیە هەیە تو بابرین وەرەقەیەک هەیە دەتوانی وەرەقەیەک دەتوانێت مامەڵەی دەفتەرێک بکەیت باش ئەو قەرزەت لە شوێن دەرهێنا بەس شێوەک وەرگرت بەس شێوەک دەدات ینی چەندەها جۆرە مامەڵەی بێن لەوەی دراوی ئەلکترۆنی بەخۆ کێشەی لەسەرا هەرو مامەڵەکردنیش بە دراوی ئەلکترۆنی چەندەها جۆری هەیە ئێستا من حەزەکەم بۆی بینەرانمان باشتر تیا بگا 10,000 خۆمان کە پارەیەکی حەڵاڵە و مامەڵەکردن پیاسایە بەڵام ئەگەر لە مامەڵەیەکی نادروست ئەو 10,000 تۆ بەکار بێ ئەو 100,000 تۆ بەکار بێ ڕاستە خۆ پارەکەشت حەرام دەبێ و قازانجێکە بەدەستی دێنی قازانجەکەی حەرام و ڕیباشت کردی فعلەکەت بامە لەسەر پارەی خۆمان بە نمونە بینەوە دەچین سەر دراوی ئەلکترۆنی ئەگەر بمت 100,000 هەیە دامە کەسێکە بازرگانی پێوە بکە بازرگانیەکەی جایز نەبوو ئەتە بە شێوازێک بازرگانەکەی دیار نەبوو کاک ئیمران بازرگانەکەی جایز نییە ئەوتێ لە شتی حەرام بەکاردێ بۆنمونە موادی ئیش دەکە لە مخدرات گرین باکە هەموو متفقن لە ڕوانگەی یاسایی و لە ڕوانگەی شەرعی کە مخدرات کارێکی خراپە ئەگەر بێتەوە کەسە قازانج بکەوە پارەی حرامە هەروە کارێکی تاوانیشی کردی بێ لەوەی پارێک حرامە خۆ تەنها پارەکەت حرام نابی تاوانیشە یعنی ئەگەر بێت و کەسەکە تۆبەی لەسەرنەکەەوە حرامەکەی خوا دیسان حرام خواردنەکەش دیسان تاوانەگەن بۆیە مەسلەی ئێستاکە کە مەسلەی حرام خواردن بەڕاستی هەر تەسیل لە خۆت ناکە تەسیل لە خێزانە دەکات تەسیل لە منداڵەکان دەکات تەسیل لە ژیان دەکە کاکە تەسیل لە بواری کۆمەڵاتیش دەکە کەسێک بزانی ئەگەر کەسێک ڕیبا دەکات خەڵک بە شێوەیەک تەماشای دەکەن بە شێوەیەکی نزم تەماشایدێک هەر چەندە کەسەکە دەورەمەندیش بی هەر چەندە کەسەکە خەڵکەکەش لەبەر ئەوەی کاتێ دەگاتە پێشی دەورەمەندە دەستی خۆی لەسەر شانی بەڵام لە ناخەوە ئەو کەسە خۆشی ناوێ تەنها دەرینەکو ئیشم پێبی وڵی بسم 2 دیناری لێ قەرز ئەمە باسی دراوە ئەلکترۆنیەکانمان کرد کە گومان و شو گومانی لەسەرەوە بەشێکیان حەڵاڵ و بەشێکیانیش پێویستیان بە دەرچوونی یاسایە ئەو مامەڵانەی کە بۆ دراوە ئەلکترۆنیانە دەکرێت لە ڕێگای کۆمپانیەکانەوە
کارەکان و شێوازی بازرگانیەکەی تا چەند زایز هەیە ڕۆبۆرتی هەیە بەناو ئەمە لە شوێنێکە گۆڕینەوەی پێدەکرێت شێوازی گۆڕینەوە و بەگشتی معاملەکانی دراوی ئەلکترۆنی تا چەند زایزەکە کاک ئەمە عیلاقەمان لە خودی شەریکەکەی نییە تو کاتێک پارەی دەدێمی مامەڵەکەت لەگەرەوەی سێ بریتە لەوەی یەک بە دووە یەک بەسەیە ئەو یەک بە دوو یەک بەسەیە ڕیبایە اینجا تو دەی لە بۆ خۆت وەحمێک دروست دەکەی هیچ لەبار نییە بری وڵای کاکەەوە مامەڵی پێ دەکەم ئیسمان ئەگەر بێت و ئیسمارە کردبی دەبی لە قازانج و زیان دێدا شریک بی ئەو شەریکە بە هیچ شێوێک نارێتە تو زەرەر دەکەی بەڵام زەرری 100% دەکەی لە ئاخیرەکەی یعنی ئەو شەریکە دەری کاکە هیچ زەرری تێدا نیە لەبەروەی ڕۆبۆرتمانێ ئەی خۆ علاقەم نیە حەزەکەی با ڕۆبۆرت نەوی هەزەکەی بە هەموو 100% قسەکەیان ڕازبی قازانجە ئەتو کاری ئەو کەسە کارێکی ڕیبەوی کردی خاستە پێجی ئای و هەروە هەندێک شەریکەی تر هەیە کە ڕاستەخۆ پارەی سەریح وەردەگرن بە دراوی ئەلکترۆنی وەردەگرن تو نەقل دەکرێتە سەر ئەو PGI ئەو PGI لە پاشەوەی پارەکەی لێ بۆ دەگەڕێنەوە کە بریتە یەک بە دوو مامەڵەی کرایان یەک بە دوو یەک بە سێ یان بە 100 ئەوە ڕیبایە گومای تێدا نیە ڕیباش باو قسێت کورتکەمەوە هەر کەسێک چوتێ ناو هەر مەغاملەیەکە و لەیەکە و سەر وتێ تو دەفتەر دۆلارم بدێت لە ماوەی ساڵک لۆت دەکەمە 2 دەفتەر دۆلار بە بێ زەرەر ڕیبا دەبێت ڕیبا گومانی تێدا نیە بریتی ئیسمارکردن و موساهەمە کە کاتێک دەبێت پشکم لە لای تو هەیە و کۆمپانیەک تێ پشکت هەیە کاکە کۆمپانیەکە و سەر زەرەر هینە خۆ زەرەرەکە دەی بیدەم زەرەرەکە دەی بدەین دەی بەشداری زەرەرەکە بدەم یاوەتی دەنیست قازان زمان نەکردێکەکە یان دەری قازان زمان کردە بۆیە مەسلەی زۆر کەسێ دەریکاکەمە دراوی ئەلکترۆنیمان داین وەکو موساهمی کاکەتو هیچ عقدێکی موساهمی لەگەر نەکرد بەڵکو عقدەکەت عقدێکی ڕیبەوی سەریحە هیچ گومانی تێدا نیە بڕۆ تۆبەیەکی باش بکە مەسلەی ڕیبا بریتە گچکەترین ڕیبا بریتە لەوەی کەسەیە کە داوای پیسی لەگەر دایکی خۆی بکە لەگەر خوشی خۆی بکە لەگە محرەمی خۆی بکە ینی تاوانەکە زۆر گەوری پێم عەجیبە ینی کابرایەک ئەو تاوانەی کردی و دێتە تەلەڤیزیۆنی زۆر سەراحە دەری وڵای 2 دەفتەرم لە PGI کردیە 2 دەفتەرم لە PGI کاکە تو ڕیبات کردیە برا تۆبەی بکە گریمان ئەگەر بێت ئەو شەریکە سبەینێ هاتۆ سەرکار وەرە دەرێ کاکە لەو شەریکەی لەوەرە دەرێ ڕەسمانی خۆت وەرگرەوە ئەو پارێگەر بێت و قازانج گریمان کە زۆر زەحمەتیشە قازانجی دای پێویستە و قازانجەش بەڕاستی بزی ئاو دەستەکانی مزگەوتی پێخاوینکەوە نەک بچی بیکێ خێر و بیدێ خەڵک بیخوا مەسەلەی پارەی ڕیبا فائیز بەڕاستی زۆر پیسە شتی پیس دەبی لە شتی پیس سەرفکرێ شتی پیس دەبی لە شتی پیس سەرفکرێ بەڵام ئەگەر بێت و گریمان دراوی ئەلکترۆنی کە ڕێگای پێدرا هەندێک مەنەسە هەیە تو بە خۆت دەتوانی مامەڵەی پێ بکەیت دەتوانی مامەڵەیەکی ئەگەر بێت و لەسەر ڕئی ئەو کەسانە لەسەر ڕێی هەندێک کە تاکو تۆک هەیە لە عولەمان کە پێیان ئەتیادە ئەو تاکو تۆکە گەر بێت و کەسێک وەری کاکەم بڕای ئەوانە دەکەم دەبی زۆر ئاگەی لە مامەڵەکردنی دراوی ئەلکترۆنی بی نابی بە مطلقی هەمووی پێ دروست بی ئێستا کە بزەبت ئێستا مەنەسەمانەیە مەنەسە بریتە مەنەسەیەک وەکو مەحفەزەیە کەسەکە دەچی دراوی ئەلکترۆنی سابت دەکری لە ناوی دادەنێ لە ناو دراوی ئەلکترۆن لە پاش ئەوەی مەنەسەیەکی بریتە وەکو بازرگانیەکی وەکو بۆرسەی عالەمی دراوی ئەلکترۆنیە وەکو کۆکۆین و OX و ئەو بابەتانە دەچی کەسەکە بەخۆی مباشرەتەن دەچی مامەڵە پێ دەکات ئەو مامەڵە پێکردنە دووسێ نەوعی هەیە نەوعێکی هەیە زۆر ئاساییە کاگەر بێت و لە ڕوانگەی ئەو زانە لە ڕوانگەی ئەو کەسانی گوتم ئەگەر بێت و دراوی ئەلکترۆنی ئێستا گەریما تو لە سلڤادۆرای بە لە سلڤادۆرای بە کەواتە تو لە بۆ تووچیە لە ڕووی حکومەت یاسای دەرکردی و هەروەها بە دراوی دانایە کەواتەسەبی مامی ئەحمەد تۆ جایزە لەو کاتی لە سلڤادۆرای بە بەزەم دەرێم لێ بە ها لەو کاتی مامەڵەت پێ دەکرد مامەڵەکەت پێ دەکرد چ جارێک مامەڵەیەک پێ کاتیە بریتە کڕین و فرۆشتنی فەوری پێ دەبدرێ کڕین و فرۆشتنی فەوری بریتە تو بزە دراوی ئەلکترۆن تێ بیتکوینی هەیە بابەتەشی دریت هەیە لە دراوەکەنسکۆ خۆ دراوی ئەلکترۆن یەک دراوی ئەلکترۆن بیتکوین لە هەمانێ مەشۆتە نزیکەی 200 دراوی ئەلکترۆنی هەیە ڕۆژانەش هەر شەریکەیەک هەیە دێ دراوی ئەلکترۆنی دروست دەکات دراوی ئەلکترۆنی دروست دەکات دێختە بازار و لە ئاخیرەکەی لە چەند سنتێک دەست پێ دەکات زارۆ دەگاتە $100 $200 بەرز دەبێتەوە لێتە خوارێ ئەو بەرزی نزمی بڕکێشەشی لە بۆ دراوی ئەلکترۆنی دروست کردیە کە ئەو بەرز و نزمیە لە چێن دەردێ ئەو بەرز و نزمیە کە زۆرە بەڕاستی زارۆی ئێستاکە ماجی سێ بیتکوین بە 6 دەفتەری بوو مانجی چارە ئێستا مانجی هەفتە ئێستا بە 4 دەفتەریە یعنی ئەو بەرز و نزمیە گەورەش یەک لەو شتانێک کە عولەمانەی پێیان دروست نییە لەبەر ئەو هۆکارش دەگەڕێنەوە ئەو هۆکارژ گوتمان یەکەمیان مامەڵەکردنیەکی فەوریە بە دراوی ئەلکترۆنی کە لە مەنەسەکان دەکرێت ئەو زۆرەیە کە کەسەکە بەزە دراوی ئەلکترۆنی هەیە عرض دەکات لە بۆی بفرۆشی دەفرۆشی لە دوایە کە فرۆشتی قازانج دەکات لە دوای دیستن دراوی ئەلکترۆنی دەکردەوە لە دوای دیستن زەرە دەکە قازانج دەکات ئەویان
ئەگەر بێت و ئەگەر بێت و بریندراوی ئەلکترۆنی دروستە لەسەر ڕێیەوە ئەو زۆریان کێشەی تێدانە زۆرەشی دیمان هەیە پێ دەڵێن فیوچەر یعنی چ یعنی ئێستا من تەنها یەک وەرەقەم هەیە کاکتۆر بابەر لەوەی بسینە سەر فیوچەری حەزەکەم یەک پرسیاری کورت جۆری معاملەکانی بەدراوی ئەلکترۆنی دەکرێت لە ئێستادا بە شێوازێکی گشتی ئەوەی کە تۆ متابعەت کردووە تا چەند جایزە ئەگەر بە کورتی وەڵامی و پرسیانە لەوەی کە لە کۆمپانیاکان لە زۆر کۆمپانیامان هەیە کار بەدراوی کۆمپانیانە هیچیان دروست نییە ئەم کۆمپانیا واز لێ بێت ئەگەر بێت و کەسێک بەخۆی مامەڵە بەدراوی ئەلکترۆنی بۆ بتە کەسی لە هەرێمی کوردستان هیچ کەسێکمان نییە خۆی بۆ شخص ئاساییەکان هەیە حیتمان خۆی بۆڕینەوەی دەکات زۆر طبیعی ئەو ئاساییە ئەو ناریم ئاسایە دەریم جۆرەکی مامەڵەکردن بەدراوی ئەلکترۆن ڕاستەخۆ کەسەکە دەیکە دەچی لە مەنەسەیەک ئەو مەنەسەیە دەچی دراوی ئەلکترۆنی دەکری و دایدنی خۆ ئەویش ئەگەر بێت و کێشەی هەیە چێشسبەنی ئەو مەنەسەیە قەپات بوو ئەو مەنەسەیە خۆپارەکەی دەڕوا بەس هەندێکیان ئەو مەنەسانە لەو مەنەسانە دەبی بەشدار بکە کەسەکە ئەگەر بێت و گوتمان لەسەر ڕەئی ئەو کەسان بۆ دەرێم ئەگەر گوتمان ئەتا کەسەکە نەری وڵی مامۆستا محەممەد گوتی دروستە مامەڵەکردن بە دراوی ئەلکترۆنی لەسەر ڕەئی ئەو کەسانە ئەگەر بێت و دراوی ئەلکترۆنی دروستبی دەبی لەو مەنەسانە بەشداربی کەسەکە کە مەنەسەی عالەمی بڕواپێکراون لە دەوڵەتێک لە دەوڵەتەکان چ پشتگیری کرا نەک بێت و مەنەسەیەکی وەهمی چونکە مەنەسەک ماچە مەنەسەیەک هەیە لە لە عێراق ئیش دەکات چەند هەندە مەنەسەمان هەیە لە عێراقیش ناکە لەبەرەوەی دەرێن عێراق جێگای سپیکردنەوەی پارێ ڕێگا پێ نادرێت لەو دەوڵەتانەی کە لە ناو لیستی ڕەشە بەڵام مەنەسەیەکمانەوە یەکسمان هەیە زۆر بزۆر خەڵکەکە لەو مەنەسەی بەشداری کردیەوە کە خەڵک دەتوانانی پاسەپۆرتی خۆی لە ناودادنێ و ڕقمی تەلەفۆنی تێدا هەروە دەتانی مامەڵەی دراوی ئەلکترۆن ڕاستەخۆ بفرۆشتە خەڵکی دەتوانین بکردەوە ئەوە کەسی یەکەم بەخۆی دەتوانانی ئیشی پێ بکە ئەگەر بێت و تەنها لە فەوڕێکەی ئەگەر بێت و لە فەوڕێکەی ڕێگا پێدرا بەڵام فیوچەرەکە دروست نییە هەروە فیوچەرەکە ئەوەی ئەم دووشتی هەیە تو کەسەکە درێ وەرەقەکەم هەیە ئەو وەرەقەیە دەبڵ دەکەوە دەبڵ هەیەکەوە ئێکس سێ لێ دەدە یەکس دەی لێ یەکس بیست لێ یەکس سەتی لێ دێ یعنی ئەو پارەیە دەبتە 100 زیاد دەکە بەڵام کاتێک 100 زیاد دەکە دەرێ ئەگەر بێت و پارەکەت گەیشتە ئۆندەی سفر دەبتەوە ئەو پێدەنی عقودی ئاجلە زۆرێکە لە مقامەڕە زۆرێکە لە قمارکردن لە قمارکردن زۆرێکیە لە ڕیباشی تێدا چونکە ئەو پارە و وەرەقەیەک تێ چۆن مامەڵەی دەفتەرێک دەکەی تەنها یەک وەرەقەت هەیە زوو دەکەی 100 کەواتە بۆ چەند بۆ دەفتەرێک کە بۆ دەفتەرێک لەوانەیە تەنها بری ئەگەر بێت و بۆ 99 دلار چونکە دووشتی هەیە لۆنجی هەیە لەگە شۆرتی هەیە یعنی ئەگە هاتە خوارەوە دەتوانی پارە لە بۆ زیادبی یان ئەگەر بۆ چۆ سەرەوە لە بۆ زیادبی تو دەریکا کە من لە وەرەقەک دەکڕم بۆ وەرەقەن پڕیە زاران سەتیشی دەکەم لۆنگەکەی لێ دەدەم یعنی چەندی بێتە خواری پارەت لە بۆ زیادەبی چەندی بێتە خواری پارەت لە بۆ زیادێ بەڵام دەریەگەر بێت و بە دۆلارێک و وەرەقەک و $1 ئەتو سفر دەبیەوە هەب بۆ وەرەقەک و $1 تۆ $100 سلێ دێ $100 سفر دەبێت یا ئەگەر بێت و لۆنگ لۆدابوو لە سەرێک لێدابوو دەریەگەر بێت و بە $99 تو سفر دەبی بەڵام چێ لۆنگ و ئەوەی دەکایێت کەسەکە بەخۆی دەیکە نەک شەریکە دێکەوە ئەوە بریتە مامەڵەکردنیەکی بەدراوی لەکنە بە شێوەیەکی ڕاستەخۆ نەک بێ کەسێک برێ وڵای چکۆ زۆر سەرەتا وەن کوین هات وەن کوین تقریبا کۆمەڵە خەڵکێک کە تەبەنی وەن کوینی کرد کە بەڕاستی هەمووی دیندار بوو بە وەسڵ دەسوودایان گو کاکەوەرە 25 وەن کوینی بکڕە کابرا دەچ مامەڵەی لۆ پێ دەکرن هەتا ئێستا کە پارەکەیان زایع بوو بەڵام ئەو کەسەکەی مامەڵە بەخۆی پێ دەکە ئیلا ئەو مەنەسەیە قەپادوی کە مەنەسەکە جێگەی گومامی کێشەی لەوە دروست دەبی گوێ فیوچەر دوو قمارە ڕیبای تێدا دەکەوی بەڕاستی ئینسان خۆی لێ پارێز هەروە ڕەفاعی مالیشمان هەیە ڕەفاعی مالیش بە هەمان شێ برزکردنی برزکردنەوە ئەو زارەی کەسەکە پارە قەرز دەکە بەڵام کاتێک قەرز دەکە فائیز دەدە کاتێک پارە قەرز دەکە فائیز دەدە ئەویش بە هەمان شێوە چیە بە هەمان شێوە حرامە یاوەتێ پارەکە دەداتە مەنەسەکە مامەڵەی لۆ پێ دەکات دەرێکا کە 100 ئۆندت لە بۆ دەدەمێ یعنی دەرێکا کە وەرەقەکەم دێ ئەمن هەموو هەفتانە 102 دەدەمێ قازان ئەوەش هەمان شێوە ڕیبایە مامەڵەکردن بە ڕۆبۆتیش بە هەمان شێوە دەستە بابەتی ڕیبا چونکە کاتێک مامەڵە بە ڕۆبۆت دەکرێ بریتە لەوەی فائیز لێوە دەگری کە مامەڵە لەو پێ دەکا بەلاش لێوە ناگە دەرێ 102 لێوە دەگەم ئینزدا دەرێ مامەڵەکە دروستبی دروستبی زاروێ قازانزمی ناقازان ئەو 102 خۆی دەجێڕێتەوە بەڵێ بۆیە هەندێک لەو مەنەسانێکیان باز دەکەم ڕۆبۆتیان هەیە
ڕۆبۆت بەشداریکردن لە ڕۆبۆت دروست نییە بەشداریکردن لە ڕەفاعی مالی دروست نیە بەشداریکردن لە عقودی ئاجلەی دروست نییە تەنها ئەوەکەی بریتە لە کڕین و فرۆشتنەکەی فەوری لەسەر ڕێی ئەوانە کە تاکوتۆکەن هەندێک کەس بیان درای پێ ئەلکترۆنیە پێدراوە ئللا دەبی مامەلەیەکی فەوری و سەریح بکەیت ئەو مامەڵەیەکەی تر هەموو چیە هەموو دەستە بابەتی مقامەڕە و ڕیبا و هەروەها حرام دەبێت کاکتۆر من نزیک دقیق لۆ دوو دەقەممایە باسیەوەمان کرد زۆرێک لەو مامەڵانە دەبێتە ڕیبا حەزەکەم بزانم بە کورتی حکمی ڕیبا لە ئیسلامدا چییە بۆی کە کەسێک تووشی ڕیبا بوو حکومەکەی چییە؟ ڕیبا وەکو خی پەروەردگار کاتێک لە سوورەتی بەقەرە باسی کردیە یەکەم شت کە بریتە ئەعلانکردنی حرب بە دژی خی پەروەردگار فأذنوا بحرب من الله ورسوله کاتێک ئاەتەکانی ڕیبا لە سوورە کۆتایی سوورەتی بەقەرە باز دەکە کە ئاەتی ئەحکامە کە کەسێک الذين يأكلون الربا كخوای بەوەی تخبطه الشيطان وەکو کەسێکی شتەر لێ شێواوە کە بەڕاستی لە ڕووی دەرونی ئەو کەسە تێک دەچی ینی تەمەشا بکەن ئەو کەسانی ئەو مامەڵە دەکەن ڕاستەوانەیە ظاهیران پارەیەک هێستا ئەو کەسانی کە ئەو پارانە دەبن کە ظاهیرەن ئاخیرەکەش وەیەمحق الله الربا خوای پەروەردگار ڕیبا تێک دەشێنی تێک دەشێنی سەفر دەکاتەوە وەکو ئەو مامەڵە ئێستاگە لەگە PGI کردی هەموو ئەو گەنجانی پێم سەیرە هەموو ئەو گەنجانە ینی مزگەوتێک لە ناوی ماری خۆت نەبوو ینی تەنها لە مامۆستایەکی ئاینی بپرسەکە کە ئەوە حکمی چییە ینی زۆر جارێ من دەرگەنجەکە کە پێش ئەوەی مامەڵە بکەیت بلێم بپرسا لە دوای مامەڵە لێ مەپرسا لە دوای مامەڵە لێ دەپرسی کە تۆپەکە تەقیە تازە سلو بکەم پەنسەر کەم و پەنسەریش بکەی و دیسان ینی کەم و کوڕی تێدا ینی ئەو هەموو گەنجە جوانە تووشی ئەو شتەی بە بۆ یەکەمیان حەڕە لەگە خوای پەروەردگار لە ڕووی دەرونی کە خوای پەروەردگار باسی کە تخبطه الشيطان من المس هەروە ئەو سەرۆت و سامانی کە بەدەستی يمحق الله الربا خوای گەورە تێک و پێشتی دەچێنی دەیکاتەوە سەفر هەروەها گەر بێت و تماشا بکەین لە فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بریتە لەوەی کەسێک بێت و کەمترین ڕیبا بکات بۆ هەموو جار دەیم ڕیبا ضرورەتی تێدا نییە ڕیبا ضرورەتی دانی زۆر کەسی علەما دەڵێن ڕیبا ئەگەر بێت و 100 بوو لە حالەتی ضرورەت بوو یان ئەگەر بێت و لە ئەوروپای بوو والله هیچ ڕێگات نەبوو بیکەی ضرورەتی تێدانە ضرورەت لەسەر مەسەیلەی ترە زۆربەی زۆری ئەو کەسان ڕیبا دەکەن یان لە بۆ خانیە یان لە بۆ سیارەیە ئیلا لە بۆ شتێکی تەفیهی ژیان خۆشیە لە بۆ ئەوەی نییە پێبژی لە بۆ ئەوەی پێبژی چونکە گەر مەسەلەی پێشیان خواردن بە ئەوە لەو کاتێ شتەشی دی بوو بۆیە گچکەترین تاوان کە کاباس ڕەبریتە لەوەی کە کەسێک جەریمەی تاوانی زینا لەگەر دایکی خۆی بکە یان لەگە مەحرەمی خۆی بکە لە چێندەر لە ناو بەیتی حەرام لەو شوێنە پیرۆز بەڕاستی تاوانێکی زۆر زۆر گەورەیە ینی کەسەکە دەبێ بەڕاستی مرۆڤەکان خۆیان لە ڕیبا بپارێزن مامەڵەیەکی باز کرد بۆی جواب بدەمەوە ئەو بەیعی ئەقساتی ئێستاکە دەکرێت لەبەر ئەوەی هەرچەندە عولەما زۆربەی زۆر ڕێگان پێدایان بەڵام زۆربەی زۆری خەڵکیمە بە شێوەیەکی ناڕێک بەکاردێنی بۆی لەو ڕوانگەی ئەو ئێستاکەش لە بەڕاستی دروست نییە بەیعی ئەقسات تەنها بۆ کەسان دروستە کە بەبستیان خودی شتەکەبی یعنی کەسێک دێت تەلەڤیزیۆنی پێوێنی یەخ تەلەڤیزیۆن شتێکی وێ هەیە بچێت و بەڕاستی بەیعی ئەقساتی لۆ بکەی شتێکی هەندە گرینگە تەلەڤیزیۆنم نییە بانەمبی ئەگەر بێت شتەکە زۆر گرنگ بوون سەرژیان بابرێن سەلاجە گرینگە کاکە بڕۆ بە ئەقساتی بکڕە بەڵام تو ئەک دەیکڕی لە بۆ خودی شتەکە دەیکڕی نەک لە بۆ ئەوەی سەلاجەکەی بکڕی بکێ پار ئەگەر بێت و کەسێک بەیعی ئەقساتی کرد مەبەستەکەی مەبەستمان قست و ئەوەی مانگانەیە ئەگەر ئەوە ئیعتیادی ئەگەر بێت شتەکە لە بۆ خۆی بوو سلعە بوو سلعەکەی بەکارهێنا دروستە بەڵام ئەگەر بێت و سلعەکەی بەکار نەهێنا مەبەستیە ناوە شتەکەی بکڕی بکات و پارە حرامە حرامە پێی دەرێن تەوەڕق بە هیچ شێوەیەکە زۆربەی زۆری و کەسانێ بوویتە هۆی پارەی خەڵکیان خواردێ وەکو سولێمان هەڵشۆیی و هەروە برایم گەوهەر و ئەم بابەتانە هەمووی بۆ شێوەیە وەرگرتیە شتیان وەرگرتیە و بە ئەقسات عەلە سەدوا دەدەنەوە ئاخیرەکەی مەسەلەکە چیە ئەو کەسە ئەو شتەی وەرگرت لە بە خودی شتەکەی وەرنەگرتێت لە بە خودی پارەکەی وەرگرت زۆربەی زۆری بازرگانەکانی خۆش ماوەکانی لە بواری ئیسtismار ئیشیان کردە زۆربەی زۆری ئەو مامەڵە حرامەیان کردیە کە پێویستە خوان لێ دوور بخنەوە بەڕاستی مامەڵەیەکی نادروستە زۆربەی زۆری ئەو زۆرە بازرگانە ئیفلاسیانی هەیە ويمحق الله الربا ويربي الصدقات دەستەکانی خۆش بکار دکتۆر بێگومان ئەوەی کاک دکتۆر گوتی ئەوەی کرد مامەڵە بە ڕیبا کە هەرچەند ڤێلاکانی زۆر بن کاکتۆر لەمەوەی ڕابردوو بینیمان هەرچەند مەزرعەکانی زۆر بن سەر ئاخر مۆدێلەکانی زۆر بن بەڵام ئێستا بەشێکیان لە زیندان و تەنانەت یەکفلسیان نەماوە ئیفلاسکردن بریتە لەوەی دوو ئیفلاسی معنەویمان ئیفلاسی بە زۆربەی زۆری خوای گەورە لە ئیفلاسی مادیشی مەبەستە دەستاوە خۆش بە کاکتۆر زۆر سپاس بەوە کاتێک کە بەیەمەت بەخشی زان و خۆشەویستان ئەمە ئەو تەوەرەیە بوو لە شاری هەولێر پێشکەشمان کردن بەو هیوایی کە بەرچاو ڕوونیەکی باش بوو بێ بۆ ئێوە و هەموو لایەک خۆی لەم زۆرە مامەڵەیانە بپارێزێت کە زەرمەندی دنیا و قیامەت دەبێت دەگەڕێمەوە لای هاوکارانم لە شاری سلێمانیەوە. بەڵێ زۆر سپاس بۆ هاوکارمان عیمران ئەمیر وەروا سپاس بۆ میوانەکەشت.
بڵازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانمان بەم شێوازاتینە کۆتایی بەرنامەی پەیامی ڕۆژ دەخوازین کە سەرجەم بڕگۆ بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بووبێت تا بەرنمەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ.